بەلای خی بەخشندۆ میرەبان جواتنی سلااوان لەبێ بیسەران و بینەرانی کەناڵی پێیان خۆشحاڵین لە بەرنمەیەکی نوێی پامی ڕۆژ لەگەڵ هاوکارم کاکشواناتینەوە خزمەتان ئەمڕۆژ کۆمەڵێک بگە و بابەتمان بۆ ئامادە کردوون لەگەڵماندا بمێنەوە تا سوودمەند بن لە تەواوی و بابەتانی کە ئەمڕۆ بۆمان ئامادە کردی. زۆر سپاس دانیار بەناوی خی گەورە و میهرەبان بینانی عزیز سڵاوتان لێبێ بەیانیتان باش مێدەکەین تەندروست باش و سەلامەت بن دوور بن لە هەموو دەرد و بەڵایەک سپاس بەخوام ڕۆژ دەرفەت هەبوو بە هاوکاری هاوکارانم لە پەیامەوە لە پەیامی ڕۆژ لەگەڵتانین بۆ پێشکردنی کۆمەڵێک بگە و بابەتی جیاواز لەو بابەتانەشکەوە ئامانەوەی ئەمڕۆ قسەی لەسەر بکەین و بە دیاریکراوی بابەتێکی گرنگی ڕۆژی ئەمڕۆی هەرێمی کوردستانە ئەویش باسکردنە لە دەربڕینی ناڕزایەتی و هەروەها داواکردنی مافی ڕەوا بابزانین خۆپیشاندەری هۆشیارکەیە یاخود خۆنیشاندەری هۆشیارکەیە کێ ناوانەی هۆشیارانە داوای مافەڕاوەکانیان دەکەن و هەروەها بەچی دەوترێت خۆپیشاندەری ئامانجدار بەچ ئامانجێکەوە کۆمەڵی خەڵک گرد دەبنەوە وەروەها داوای مافێکی ڕەوا و ئامانجێکی دیاریکراو دەکەن. بەڵازان لە تەوەری دوین بەرنمەکەماندا باز لە پێشێتکاریەکان دەکەین کە بەرامبەر بە خۆپیشاندەران ئەنجام دەدەن بەدرێت وە لە هەرێمی کوردستاندا دەبینین کە لە ماوەی ڕابردووشدا کە خۆپیشاندانێک ئەنجام درابێت چەندین پێشێتکاری بەرامبەر بە خۆپیشاندەران ئەنجام درابزانین مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستان و ئەو مافانی کە پێویستە خۆپیشاندار بووی دەستە بکرێت چین وە داواکارەکانی خۆپیشاندەران لە چ ئاستێکدا هەیە کە پێویستە هەموو لایەنە پەیمدارەکان بەدەم داواکاریەکانیانەوە بێت وەک هاوکاری شما ماشی پێکرد گرنگی شەکە خۆپیشاندەر خۆشیار بێت لەوەی کە ئاگادار بێت هەندێک شوێن پێویست نییە بیسووتێنێت یاخود چێتە سەر بارەگای یاخود دەستگایەکی حکومی کە ئەمانە مڵکی گشتین دوجار هەر هاوڵاتیان زەرمەند دەبن لەو کارانی کە ئەنجامی دەدەن بۆ ئەمڕۆ لەم دوو تەورەیەماندا باسوخواسی خۆپیشاندان و مافەکانی خۆپیشاندەر دەکەین و لەگەڵ کۆمەڵێک برگە و بابەتی دیکە کە تەواویان سوودمەند دەبێت بۆ هەموو لایەک. وڵای زان دەستپێکیش بابزانین گۆڕانکاریەکانی پلەکانی کەشوهەوا و گەرما و سەرما لە هەرێمی کوردستان و لە شار و شارەچکەکان چ گۆڕانکاریەکان بەسەراتوە بینەری پێشبینیەکانی کەشوهەوا دەبێت.
بەڵایزان لە ئێستادا ئەوەی کە گرنگە بەلای هاوڵاتیانەوە و بەلای تەواوی خۆپیشاندەرانەوە هۆشیاری گرنگە کە خۆپیشاندەر هەیبێت بۆی کە ئارامی تەواوی خۆپیشاندانەکە بپارێزن زین تا چەند گرنگە خۆپیشاندەر هوشیاری هەبێت و بزانێت کە هەنێک خۆپیشاندان لەوانێت خۆپیشاندەرەکاندا بەرەو ئاراستەیەکی دیکەیان بەریاخود ئەو خۆپیشاندانەی کە ئەنجام دەدرێت ئامانجێکی دیکەی لە پشتەوە بێت و بۆ ناشرینکردنی خۆپیشاندانەکان بۆ قسەکردن لەسەر هوشیاری تاک و هوشیاری خۆپیشاندەر میوانێکمان لە ستۆدیۆ ئامادەی زۆر بەڕێز مامۆستا محەممەد ئەحمەد چاودێری سیاسی مامۆستا زۆر بەخێر بێت. محەممەد بەخێر بن. مامۆستا محەممەد تا چەند گرنگە کە خۆپیشاندەر هوشیارێکی وای لا دروست بێت کە پەلاماری دەستگای حکومی نەدادووە بە شێوازێکی مەدەنی داوای ماف و حەقی خۆی بکات. بەنای خۆی گەورە و میهرەبان سڵاو بۆ بەڕێستان بۆ بینەرانی بەڕێز بەر لە هەموو شێخ خۆپیشاندان مافێکی سەرەتایی هەموو هاوڵاتیەکە لەسەر هەر دیاردەیەک لەسەر هەر داواکاریەک لەسەر هەر پێویستیەک خەڵک مافی خۆیەتی داوای حەقی خۆی بکات. ئەمە طبعاً بە یاسا ڕێکخراوە لە تەواوی کۆمەلگەکانی دنیا و لە هەموو وڵاتانی جیهان حتمما لە وڵاتێک و بە وڵاتێکی تر جۆری یاساکانی ئەگۆڕێ لە زۆربەی وڵاتانی دنیا لەگەڵ پێشکەوتنی کۆمەلگەی مەدەنی ئەسڵەن خۆپیشاندان پێویستی بە مۆڵەت و هیچ شتێک نییە تەنها لایانی معنی یەکەی کارژێڕی لایانی ئەمنی ئاگدارەکرێتەوە کە گربوونەوەیەکی دیاریکراوە لە شوێنێکی معەن هەیە. ئەمە مافێکی سەرەتاییە هەمومان متتەفقین لەسەری. بەڵام ئەو بارودۆخی کە ئێستا لە هەرێمی کوردستانە ئەگوزارێت وەزعێکی تایبەت کە هاتوۆتەکایەوە و کەڵەکەبووی چەندین کێشەی ساڵانی ڕابردووە کەڵەکەبووی زیاتر لە 28 ساڵ حکومڕانێکی ناتەندروستە لە وڵاتی ئێمەیە کە تەواوی جومگەکان پیس بووە لیخن بووە کە ڕۆژانە گەندەڵی و ناعەدالەتی و ناداتپەروەری و دزی و بەهەدەردانی ماڵی گشتی و هەموو ئەو چەمکانی کە لەژێر با بڵێن دێڕی گەندەڵیا جێگای بێتەوە لە هەرێمی کوردستانە بە زیادە وجودی هەیە و ڕۆژانەش لە زیاد بوونە. ئەمە وای کردووە کە خەڵک بە شێوازێکی گشتی نائومێد بێ بە تایبەت لە ڕابردووە هەموو ئەو خۆپیشاندانەی کە لە هەرێمی کوردستانە ئەنجام درراوە نەتیجەیەکی نییە و بەدەستەوە بە نیسبەت داواکاری خۆپیشاندانەوە بەواتای ئەوەی کە خەڵک لە ڕابردووە ئەوەندەی من بیریم بێت تا ئەسا چی ڕێپێوان کراوە چی خۆپیشاندان کراوە لە ڕابردووە خەڵک داوایەک دوو داوا سێ داوای معەنی هەبووە بەڵام دەسەڵات و کاربەدەستانی ئەم وڵاتی ئێمە بەدەم داواکاریەکانەوە نەهاتوون و پشتگویان خستووە و بە جۆرێک لە جۆرەکان هەوڵیان ناوە ئەم داوای خەڵکە سەرکوتکەن یا کاتیان بە فیڕۆداوە وەستاون چەند ڕۆژێک تا خەڵکیان ماندوو کردووە یا بە زەبری هێز و تونند و توژی کۆتاییان بە خۆپیشاندانەکان هێناوە لە دەرەنجامە گویان لەوە نەگرتووە کە داوایەکی خۆپیشاندان لە خۆپیشاندانێکی دیاریکراوە بهێنە ئەنجام تاوەکو خەڵک دڵی خۆش بێ بەوەی کە هاتوۆتە سەر جادە و گوێی لێ گیراوە بە دەسەڵات بەدەم داواکاریەکانەوە هاتووە. ئەمە کە بە بەردەوام کەڵەکە ئەبێت لە لاشعوری هەموو تاکێکی خۆپیشاندەرە ئەوە دروست ئەکات کە خۆپیشاندانی مەدەنی کە هاتنە سەرجادەی مەدەنی کە دەربڕینی دید و بۆچوونی مەدەنی هیچ دەرەنجامێکی لە لای دەسەڵات نییە بۆیە بیر لەوە ئەکاتەوە کە پەنا بۆ شێوازی تر بەرێ. ئەو شێوازانەی کە لە ڕۆژانی ڕابردوو لە هەرێمی کوردستانە بینیمان چوونە سەربارەگای حیزب چوونە سەربارەگای دەوڵات سوتاندن هەندێک لەو جۆرانەی کە شێوانەی کە لە ناو خۆپیشاندانەکانەوە دروست بوو مەرجژنی ئەمە هەموو خۆپیشاندەران ئەنجامی بدەن. مامۆستا محەممەد ئەوە بپرسم دەسەڵات جۆرێک لە جۆرەکان تەنان خودی خۆپیشاندانیشی گەندەڵ کردووە بە جۆرێک لە جۆرەکان ینی ناکرێت خۆپیشاندانیش بە شێوازە ئاسایەکەی تری وەکو هەر بابەتێکی تر بە ئاسایی بگری ئەنجام بدێت دەبێت ئەویش ئیلا بیلاگەر بکرێ هەر بەشێک لەو گەندەڵیە دەیگرێت. بێگومان چۆن گەندەڵی کردو چۆن ناشینی کردو بە دوو شێواز وەکو باسم کرد شێوازی یەکەمی ئەوەیە کە لە ڕابردووە بەدەم هیچ داوایەکی خۆپیشاندانەکانی ڕابردووە نەهاتووە بۆیە ئەم هەستەی لە لای خەڵک دروست کردو کە خۆپیشاندانی مەدەنی و سادە هیچ دەرەنجامێکی نابێت. ئەمە جۆری یەکەمی ناشرینکردنی خۆپیشاندانە. جۆری دووەمی ئەوەیە کە خۆمان نەزانین تەجەموعێکی فراوان لە شارێک لە شارچکەیەک لە شوێنێکە لە کوچە و کۆڵانێکا دروست ئەبێ ئەنواع و ئەشکال خەڵکی تایە بە جۆرێکی تر دەسەڵات هەندێک جار ئەوێ جۆری خۆپیشاندانەکان ناشرین کە سیمایەکی ناشینی با بەدەستەوە یا پاساو بدا بەدەستەوە بۆ ئەوەی بتوانێت بە ئاسانی سەرکوتیان کە ئەها تەقەکرا لە ناو خۆپیشاندانەوە هاتون توتیژیکراها بەردیان هەڵا چوونە سەر فڵان بارەگە چوونە سەرەوە کەواتە منیش پاساوم هەیە بچم بە زەبری هێز و تونند و تیژی سەرکوتیان کەم و دەستگیریان کەم. بەم دوو شێوازە ئەبینین لە ڕابردووە دەسەڵات هەوڵی داوە هەموو ئەم جۆرە خۆپیشاندانانە سەرکوتکە بۆیە وەک باسمان کرد بە دڵنیاییەوە کە خەڵک دێتە سەرجادە هەموو جۆرە لە خەڵکی تایە هەموو جۆرە لە بیرکردنەوەشی تایە و ئەمە حاڵەتێکیشە زۆر بەلامانەوە غەریب نەبێت لە تەواوی دنیا ئەو وڵاتانەی کە ناویان لە خوان ناو دیموکراسی ئێستا حالیەن لە فەڕەنسا خۆپیشاندان چەندین ڕۆژە ئەگوزارێت
ڕۆژ نییە توندوتیژی لە پاریسا لێ نەکەوێتەوە لە زەحاواحی پاریسە لە شارەکانی تری فەڕەنسا لێ نەکەوێتەوە خۆ ئەو وڵاتێکی بەناو دیموکراسیە و یاسا سەروەرە و ئەو گەندەڵی و نادادیەی کە لە وڵاتی ئەمە هەیە لە وڵاتانە نییە و موسسات دەوێت ئیشەکە بەڵام لە هەمان کاتا کاتێکە خۆپیشاندان ڕوئەدا حتمما هێزە ئەمنیەکانی ئەوێش تا ئەندازێکی زۆر باش لە چاو هێزە ئەمنیەکانی ئێرە وشیارترن ئەزان چۆن مامەڵە لەگەڵ خۆپیشاندانان بکەن بەڵام لە هەمان کات شابینی توندوتیژی لێ ئەکەوێتەوە سوتان و ڕوخان و ئەوانە ئەم قسەیە من بەواتای ئەوە نییە کە شەرعیەت دەم بەم جۆرە ئیشە من دەڵێم خۆپیشاندان وا باشە بە شێوازێکی سلمی و مەدەنی بڕوا بڕێوە بۆ خۆپیشاندان و داواڕاوەکانیان وا باشترە کە ئەم جۆرە لە هەڵس و کەوت ئەنجام نەدرێت بۆ لە دوجارە ئەسڵی بابەتەکە کە داواڕەوەکانی خۆپیشاندانە ئەبێ بەژێرەوە و لە دوجارە پاساوێک ئەدرێ بە دەسەڵات و هێزە ئەمنیەکان کە بە هەموو شێوازەکان هەوڵی سەرکوتکردنی ئەم بارودۆخە بدەن باشەکان محەممەد شێوازی مەدەنی ئامانجەکانە نایەتە دی ئەبەم شێوازش کە دەیبینین حد بە دڵنیای ئامانجی نایەتە دی بەدیل چییە بۆ ئەوەی کە خۆپیشاندان یاخود خۆپیشاندەر داواکارەکانی بێتە دی لە هەرێمی کوردستاندا لە ڕامی ڕابردوودا چی خۆپیشاندان کراوە باوەڕ ناکەم کە دوانی بۆ شێوازێکی باش داواکارەکانیان جێبەجێ بوو بێت بە دڵنیاییەوە باسمان کردوتمان ئەم دەسەڵاتە وای کردو بەهای خەریکەوە خۆپیشاندان ناهێڵێتەوە بۆیە خەڵکی ناچار کردو کە پاڵ پەنابرێ بۆ جۆرێکی تر لە خۆپیشاندان هەر کاتێکیش تۆ بەدەم داواکاری خۆپیشاندانەوە نەیت بە تاکید خۆپیشاندان ئەگۆڕێ بۆ شتی تر ئەگۆڕێ بۆ ڕێپێوان ئەگۆڕێ بۆ شۆڕش ئەمە ئەگەرێکە لە هەرێمی کوردستانە کە وجودی هەیە چونکە تۆ جارێک و دوان و داوای خۆپیشاندان ناهێنێتە دی بەدەمیەوە نایت و سەرکوتی ئەەکەی خەڵک بی لە شێوازی ترەکاتەوە بۆ خۆپیشاندان بەڵام لە هەموو کاتێکە ئێمە نابێ بێ هیوا بین لەوەی کە خۆپیشاندان حتمما کاریگەری خۆی هەیە حتمما ئەهەمیەتی خۆی هەیە مەهما کانیش ئەگەر داواکارەکانی خۆی نهێنێتە دی بەڵام لە دوجارە پەیامێک مەسجێک ئەگا بە دەسەڵاتداران کە لە وڵاتەیە خەڵکێکێ ناڕازین لە ئێوە ناڕازین لە هەڵس و کەوت و تەعاملتان و شێوازی بەڕێوەبردنتانەوە دەسەڵاتی نایە ناشرین بە لە ڕووی نێودەوڵەتی بڵێنەوە تا هاوڵاتیەکانی لی ناڕازی بە تاکید ئەمە ئەگەرێک ئەمە شتێکە لە ئەگەرەکان لە هەمان لە پاڵ ئەوەشا بەڕاستی ئەم زۆنی کە پێ ئەوترا زۆنی ئەملا تا ئەندازەیەک ئەگەر بە میکیاجیش بێت جۆرێک لە بەناو ئازادی ڕادەربڕین و بەناو ئەوەی کە خەڵک ئازادە لە دەربڕینی هەڵوێستەکانی خۆی و میدیا ئازادە ڕۆژنامە نووس ئازادە بەڵام کاتێک کە ئەم برادرانە لەم سنوورەی ئێرش پەنا ئەبەنە بەر ئەم شێوازە هەموو سحرە بەتاڵەکەنەوە کە بە فعلی هەمان عقلێتی بیرکردنەوەی بەڵام مامەڵەی جیاواز ئەوە دەسەڵاتی ئەم سنوورە نییە ئازادی داوە بە خەڵک بەڵکو ئەمە طبیعەتی خەڵکی ئەم منطقەیە هەر بە تەریخ و بە مێژوو پێمانەڵێ بە بەردەوامی لە 1930 یەکەم خۆپیشاندانی کە پێوترێ با بڵێن خۆپیشاندانی بە دەرکی سەرای شاری سلێمانی ئەنجام دراوە دژی ئینگلیزەکان و خەڵکی تیا کوژراوە و خەڵکی تیا برینار کراوە لەبەرەوە مێژووی ئەم ناوچەیە مێژوویەکە هەرگیز و هەرگیز قبوڵی نەکردو هیچ دەسەڵاتدارێک لە حکوومەتی بەعس کە خۆمان نەزانین بەو هەموو هێز و دەسەڵاتی هەیبووە بەو هەموو زەبر و زەنگەوە کە لەم شارانەیە ئەنجامی داوە بەڵام خەڵکی ئەم منطقەی هەرگیز و هەرگیز ئەوەی لێ قبوڵ نەکردو بەردەوام بەگژاچوونەوەی بەعس هەبووە چ جای بوو ئەوەی کە ئەم برادرانی ئێستابیانێ بە شێوازێک لە شێوازەکان خەڵکی بێدەنکەن خەڵکی سەرکوتکەن ئەگەر بۆ ماوەیەکی دیاریکراویش بێ بتوان خەڵک بێدەنکەن هەفتەیەک دوو هەفتە مانگێک دوو مانگ ساڵێک بەڵام لە دوجارە ئەم داواکاری هەر پەنگ خواتەوە لە ناخی خەڵکە لە دوجارە ئەم پەنگ خواردنەوەی بە شێوازێکی تر دێتە دەرەوە کە لەوانەیە نەتیجەکەی یەکجار ئیرحەل و ڕاماڵینی ئەم دەسەڵاتە بێ لە هەرێمی کوردستانە بۆیە بۆ دەسەڵات خۆی وا باشە و بۆ خەڵکی هەرێمی کوردستان وا باشە و بۆ قەوارە سیاسەکەش وا باشە کە داواکاری خۆپیشاندەران کە لەم زۆنەیە دەم چەند ڕۆژانی ڕابردووە ئەنجام درراو شتێکی زۆر قرس نییە خەڵکی داوای شتێکی زۆر مستەحیلی نەکردووە خەڵکی داوای ئاوە کاداوای کارەبا کاداوای بژێوی ژیانی خۆیەکە کە خۆی بینێتەوە لە موچە و کار و کاسبی گەنجێکی خێر لە خۆنەدیوی ئەم وڵاتە بۆتە 20 ساڵ بۆتە 22 ساڵ زان کۆی تەواو کردووە هیچ هەلێکی کاری دەست نەکەوتووە هیچ ئیشێک نییە تەنانەت لە سنوورەکەی خۆیان کۆمەڵە کارگە هەیە نایڵن لەو کارگانەشە ئیش بکە یعنی کرێکاریش ڕەوا نابینن بە گەنجی ئەم وڵاتە لەبەرۆ لە دەرەنجامە ئەبینی ئەم بابەتە هەمووی کاڵەکە ئەبێت لەسەر چی کاڵەکە ئەبێت لە ناو ناخی خەڵکا و دەربڕینەکانی ئەگۆڕێ بە شێوازی تر بۆیە من تاکی دەکەمەوە لەسەر ئەوەی لەلایەک بۆ دەسەڵات بۆ خۆیان و بۆ ئەم هەرێمە ژوا باشترە کە بە زووترین کات بێنە سەر خەت و وەڵامی داواکاری خەڵک بدەنەوە بەتابەت ئەم کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانە کە جێی خۆیەتی ئاماژە بۆ بدەین کە ئەم کابینێ بە معنای کەلیمەش کستێناوە ساڵێک و 4 مانگ لە حکومڕانی نزیکی ساڵێک و 4 مانگ لە حکومڕانی لە ساڵی 2020 تەنها 4 موچەی داوە ئەم کابینەیە
یعنی ئەمە شکست نییە لە ماوەی 12 مانگە تۆ 4 موچە بدەیت هەموو بابە سێکتەرەکانی تری ژیان و خزمەتگوزاری لە هەرێمی کوردستانە سێریکەی لە ماوەی ئەم ساڵ و 4 مانگەیە بەردەوام تەڕاجوعی کردەوە هاتۆتە کایەوە لە کاتێکا نسبەتێکی باش پارە لە بەغاوە هاتووە داهاتی ناوخۆی بە شێوازێکی زۆر باش هەبووە نەوتیشیان زۆر بە باشی فرۆشتەوە پێی ئەو قسانی کە خۆیانەکەن بەڵام لە مقابلا سێریکە موچە نەدراوە قاچاقچەتی سنوورەکان زیادی کردووە کارەبا کەمی کردووە خزمەتگوزاری هەر وجودی نەماوە شتێک نەماوە لە هەرێمی کوردستانە نای پرۆژەکانیش بوون بە ئەهلی زۆربەی کەرتە حکوومیەکانی وەکو جەنابەت ئاماژەی پێدەی بۆتە ئەهلی بنمونە ئەوە تقریبا تربیە بەرەو کۆتایی هاتووە ئەبێ بەرەو ئەهلیەوە صحە لە سایە هەشتای بۆتە ئەهلی ئێستا سەری نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان کە لە 100 تا 20 جارانیش نەشتەرگەری و چارەسەری نەخۆشی تیان ناکرێ هەمووی ڕێکردوتە ئەهلی کارەبا بە قەولی خۆیان لە ساڵی نوێەوە دراوە بە کەرتی تایبەت و ئەوانە لەبەرەوە دەست بۆ هەر سێکتەرێکی خزمەتگوزاری بژێوی ژیانی خەڵک ئەبەی کەمە پێداویستی ڕۆژانەی خەڵکە و هەر عیبە بۆ هیچ دەسەڵات و حکومڕانیەک کە خەڵکی بێ داوای ئەمەی لێ بکە من نازانم بەڕاستی متابعی میدیاکانی جیهانەکەین نابینم لە هیچ کوچە و کۆڵانێک لە هیچ سوچێکی ئەم دنیاە تەنانەت لە سۆماڵ و مەقەدیش و ئەسی و بیاش خەڵک نابینم بێتە سەرجادە بۆ ئاو و کارەبا و موچە یعنی ئەمە مۆزوعێکە خەڵک کۆتایی پێ هاتووە خەڵک بۆشتی تر دێتە سەرجادە بۆ گۆڕینی سیستەمی سیاسی دێتە سەرجادە بۆ ڕوبەڕووبوونەوەی دیکتاتۆریەت یا بۆ خزمەتگوزاری تەکمیلی ئەوەی کە پێوترێت کەمالیاتی حیات ئەڵێ مواصلات لە وڵاتی ئێمە بەیانیان قەرەباڵغی تیا پێویستە حکوومەت چاچی کە کرێکار موچەی کەمە پێویستە زیادی کە بۆ ئەمانە خەڵک دێتە سەرجادە خەڵک بۆ ئەم داواکاری سادانە نایەتە سەرجادە سەردەمی باسی شە پێم وابێت بۆ داواکاری نهاتنەتە سەر لە سەردەمی باسا خەڵک تێر بوو یعنی سکی تێر بوو خەڵک هیچ کێشەیەکی دارایی نەبوو کێشەی خواردن و نان و موچەی نەبوو کێشەی ئازادی و هەبوو لەگەڵ سیستەمێکی دیکتاتۆریە بەڵام لەم دەسەڵاتی ئێمە خەڵک کێشەی وەرگیشی هەیە و کێشەی ئازادیشی هەیە ینی هەردوو بابەتەکە خەڵکی ئومێدی ئەخواز بۆی کە دەسەڵاتێکی کوردی لەم دروست ببێت و ئەزمونێکی جوان بێتە کایەوە خەڵکی لەژێر سای ئەم دەسەڵاتە بە باشی بژی و بە ئازادیش بژی بەڵام بەداخۆ هەردووکی تحقیق نەبوو ماوەسا محەممەد بۆی باشتر لەم بارەدۆخەی ئێستاکەی هەرێمی کوردستان تێبکەین بە تایبەت لەو خۆپیشاندانانەی یاخود لەو ناڕازیان هەیە ئەگەر ئێمە پێناسەیەکی خۆپیشاندان یاخود دەربڕی ناڕازایی ئامانجدار بکەین کاتێک ینی مەبەست لە خۆپیشاندانێکی ئامانجدار چییە ینی ئایا ئەم خۆپیشاندانە و پێناسەیە مقارنە بکەینەوە بەم بارەدۆخی ئێستاکە هەیە یەک دەگرنەوە یان فەرقەکانی خۆپیشاندانی ئامانجدار یا تەندروست ئەوەیە کە کێشە و گیر و گرفتێ لە نێو کۆمەڵگایە هەیە توێژێکی دیاری کراو یا چەند چین و توێژێکی دیاری کراو بۆ تحقیق و داواکردنی ئەم داوای خۆیان دێن شێوازێکی مەدەنی ئەگەر نەبەر شێوازە مەدەنیەکان جۆری هەیە نووسین شێوازی مەدەنیە میدیا شێوازی مەدەنیە یەکێکیش لە شێوازە مەدەنیەکان بریتیە لە خۆپیشاندان خەڵکی دێتە سەر جادە و کۆمەڵێک شعار بەرز دەکاتەوە ئەم داوای خۆی ئەکات شێوازی جیاجا ئەگرێتە بەر لە شوێنێکی معەنە کۆ ئەبێتەوە نەخێر جادەیەک ئەگرێ نەخێر ڕۆژێک و دوو ڕۆژ و چەند ڕۆژێک داواکارەکانی خۆی بەردەوام پێ ئەکات بەڵام ئەمەی لە هەرێمی کوردستانە هەیە خەڵکی سەرەتا بەم شێوازە هاتە سەرجادە ئەگەر دیقەت بن یەکەم جار خۆپیشاندان لە ڕۆژانی ڕابردوو کە لە سلێمانی دەستی پێکرد زۆر کۆمەڵێک مامۆستا و فەرمانبەر و کاسبکار هاتنە سەرجادە و داوای بژێوی ژیان و موچەکانیانە کرد زۆر بە سلمی ڕێپێوانێکیان کرد بەڵام ڕۆژی دووەم دەسەڵات و هێزە ئەمنیەکان زۆر بە تونند و توژی ڕوبەڕوویان بوونەوە ئەوە بوو لێدان و گازی فرمێسکڕێژ و تەنانەت پەرلەمانتار ئازار و ئازێدرا لە نەتیجە ئەوەندەی تر تووڕەی خەڵک زیادی کرد کەواتە ئەوەی کە بەرپرسە بەلا ڕێدابردننی ڕەوتی خۆپیشاندانەکان خۆپیشاندەر نییە بەڵکو دەسەڵات و هێزە ئەمنیەکانن ئەوان بەداخەوە ئەم بارودۆخە بەلا ڕێیا ئەبن ئەگەر ئەو دوو توندوتیژیە لەگەڵ خۆپیشاندەران لە سلێمانیا بەکار نەهێنرا و لە شوێنەکانی تر بەکار نەهێنرا خەڵکی پەنای نەبردە بەر شێوازی تر کە ئەبینی ئازادیەکان بەرتەسک ئەبێتەوە کەناڵی میدیایی دائەخرێ خەتی ئینتەرنێت ئەبینی لە دوێنەوە لەم دەڤەرەی ئێمە ڕاگیراوە هێزە ئەمنیەکان بە توندی ڕوبەڕووی خۆپیشاندان ئەبنەوە لە دوجارە ئەبینین ئەوەندەی تر حەماس و تووڕەی خۆپیشاندەر زیادەکە لە دەرەنجامیشە تۆ تەعامل لەگەڵ مرۆڤەکەیت مرۆڤیش پێک هاتووە لە هەست و نەست کە ئەم شێوازە ئەبینێت ئەگۆ ئەمە باشێکێتی بەشێکی تری وەگوتم چۆن جەنابەت ئاماژت پێکرد لە بیداەتی بەرنامەکەەوە تەنانەت دەسەڵات زۆر کات ئێوێ خۆپیشاندانەکانیش ناشرینکە گەندەڵیکە خراپیکە ئەبینی لەوانەیە خەڵکی جۆرا و جۆر لە ناو خۆپیشاندەرانەوە هەڵوێستێکی نەشیا و ئەنجامەدەن بۆ ئەوی ببێتە مۆرکێک بەسەر خۆپیشاندانەوە ئەگەر نا خۆپیشاندەر
ئەگەر ئەوێ خۆپشاندانی تەندروستکە هیچ پێویست ناکا بڕوات بارەگای حیزب یا بارەگا حکوومیەکان بسووتێنێت یعنی تۆ ئەچی دائیرەی مرور یا قائم قامێت یا هەر فەرمانگەیەکی تر ئەسووتێنێت ئەوە ماڵی گشتیە سبەینێ کاروبارەکانی خۆت لەو مەنتیقەیە پەکی ئەکەوێت سبەینێ لەسەر بودجەی خۆت لەسەر قوتی خۆت ئەبێ جارێکی تر ئەوە نۆژەن بکرێتەوە و دروست بکرێت ئەوراق و مەلەفات و مستەنەداتی خەڵک تیا لە ناو ئەچێ کە هی تۆیە هی من و تۆیە یعنی لە ناو ئەچێ لەبەرەوە ئەمە حاڵەتێکی تەندروست نییە بۆیە داوام لە خۆپیشاندەر ئەوەیە کە ژیرانە مامەڵە بکا لەگەڵ ئەم بارودۆخەیە و بتوانێت ئەو ئامانجەی کە هەیەی بۆی هاتۆتە سەر شەقام هیچ یەکێک لەم هۆکارانی کە باسمان کرد لە ڕێڕەوە ڕاستەقینەکە لای نەدا چونکە لە دەرەنجامە لادان لە ڕوتی ڕاستەقینە و پێناسەی دروستی خۆپیشاندان ئەمانگەێنێ بەچی ئەمانگەێنێ بە توندوتیژی ئەمانگەێنێ بە زەردان لە ماڵی گشتی ئەمانگەێنێ بە سەرکوتکردن و ڕوبەڕووبوونەوەن و تەنانەت کوژرا و شەهید و بریندار و خەڵکیش تووشی ئازار و ناڕەحەتی و ئەوە ئەبێ بۆیە ئەبێ خۆپیشاندان هەموو ئەم مەفهومانە لە خۆی بگرێ ناکرێت ئێمە خۆپیشاندان کەین بەڵام کەرتی گشتی لە کار بخەین ئەمە حاڵەتێکی طبیعی نییە ناکرێت ئێمە خۆپیشاندان کەین بەڵام خۆپیشاندانەکە بە شێوازێ بە خەڵکی لە ئیش و کار و کاسبی بکرێ ئەمەش حاڵەتێکی تەندروست نییە چونکە لە دوجارە دوکاننارەکەش و فەرمانبەرەکەش و ئەوانش هەموو ئەندامێکی ئەم کۆمەڵگەی ئێمن هەموو وەکو ئێمە ئەوانیش معاناتیان هەیە تەنانەت هێزە ئەمنیەکانیش لە وڵاتی ئێمە ئەوەشی کە ڕوبەڕووی خۆپیشاندانە بێتەوە و نەبێ موچەی وەرگرت بێنە و نەبێ وەزعی دارایی زۆر باش بێ ئەویش بەڕاستی ئەویش قوربانی ئەم سیستەمە ناتەندروستەیە کە لە هەرێمی کوردستانە هەیە لە دوجارە ئەو بۆتە پۆلیس ئەو بۆتە ئاسایش ئەو بۆتە هێزی ئەمنی ئەمی تش بۆتە مامۆستا و فەرمانبەر ئەوی تشت بۆتە دوکانار و کاسب هەمومان بەیەکەوە لەم وڵاتەیە یەک مەسیرمان هەیە بۆیە پێویستە هەم خۆپیشاندەر هەم هێزی ئەمنیش بەڕاستی وشیار بن لەوەی کە تەنانەت ئەگەر تەوجیهیشان لەسەر خۆیانەوە بێ لە دوجارە ئەوان ڕۆڵە و کوڕی ئەم وڵاتەن نابێ ئەم جۆرە توندوتیژیانە بەکاربێنن ئەمە بەشێکی تریش ئەوەی کە دوێنێ بینیمان بەڕاستی لە هەندێک ناوچە بینی فەلەتانی ئەمنی وجودی هەیە یعنی کەم تەرخەمی ئەمنی وجودی هەیە ئێمە هێزی چالاکی مەدەنیەکانمان هەیە ئەو هێزەیە کە تایبەتمەندە بە ڕوبەڕووبوونەوەی خۆپیشاندەر هەر هێزێکی تر بەدەر لەمە نایاساییە ئاساییشە هەر دەستگایەکی تر ئەچێ ئەمە هێزی چالاکە مەدەنیەکانە ئەگەر ئەمان نانتوانی کۆنتڕۆڵ بکەن ئەو کاتە ئەکرێ ئەمان داوای هێزی پاڵپشتی پشتیوانی بکەن بۆ خۆیان بەڵام ئەوەی ئەبینین من دوێنێ زۆر متابعەم کرد لە شارۆچکەکان هەمووی هێزی چالاکی مەدەنیەکانم نەئبینی لە بەرامبەر خۆپیشاندانە بوستن و ئەو شێوازانەی کە لەبەر دەستیانە چوزانم درعا وەستانە ڕێگرتنە ئەو ئالێتانی کە بەدەستیانە هیچ من لەم شێوازە نەبینی بۆیە ئەبینی فەلەتانێکی ئەمنی وجودی هەبوو بەڕاستی ئەمەش جێگەی پرسیارە ئەم فەلەتانە هەر بە فعلی دەستگا ئەمنیەکانی ئێمە ئاوا لاوازن ئاوا فەلەتانیان هەیە یا نەخێر ئەمە بەرنامەیەک بووە بۆ ئەوەی کە ڕوتی خۆپیشاندانەکان بە ئاراسێکی تر چەکێکی زۆر قورسە و ئاسایش بۆ دەبێت ینی کۆنتڕۆلی خۆپیشاندەر بکەن یعنی ئەسڵ نابێت فیشێکی زیندوو هەر بتەقێنرێت یعنی بەڵام کوژراو هەیە ینی دەبینین لە مەخمور عفوان لە کفری دوو هاوڵاتی شەی بوون لە دەربەنی خان لە چەمچەماڵ ینی ئەمە دەربڕینێکی سادە ئەوە دێنێت تۆ بۆ پارێزگاریکردن لە بینایەک و چوار دیوارانێ ڕۆڵەیەک بکوژی دایکێک جەرگ سوتاوکە ینی ئەمانە ئیتر دیکتاتۆریە یا خۆت نازانم ناوی بنێم چی ینی کوشتنێکی سادە لە 24 ساعت کەمتر ئەو هەموو قوربانی لێ بکەوێتەوە چۆن ئێمە قاعدەیەکمان هەیە دائیمەن ئەڵێ لە مارکێتین لە بە بازاڕکردنە دائیمەن مشتری لەسەر حەقە زبون لەسەر حەقە لەسەر شەقامیش دائیمەن خۆپیشاندەر لەسەر حەقە ئەمە قانونە هێزی ئەمنی کە تەدریبی پێ ئەکرێ بۆ ڕوبەڕووبوونەوەی خۆپیشاندان یەکێک لەو هاوکێشانەی کە ئەبێ فێری بکرێ بریتە لەوەی کە خۆپیشاندەر لەسەر حەقە حتا ئەگەر پەناشی بر بۆ توندوتیژی هەر ئەو لەسەر حەقە تۆ ئەبێ بە شێوازی تر ڕای بگریت نەک بە فیشێکی زیندوو و نەک بە ئەوەی کە لە وێنەکانە بینیمان یعنی بەدەری جەنابەت باز ئەەکەی لە هەندێک سنوورە لەگەڵ دەستپێکردن ئەبینی قوربانی هەیە لە هەندێک سنووری تریشە حەوهەش بینا سووتێنراوە قوربانی نەبوو هێزی ئەمنیش نابینی لە ناواقعەکە بۆیە من تاکید دەکەم و لەسەرەوەی هێز ئەمنیەکانە بێ وشیارانە مامەڵە بکەن لەگەڵ خۆپیشاندان کاتمان هیچ نەماوە زۆر بە کورتی کارم ینی بینیمە باس لە تدریبی هێز ئەمنیەکان کرد ینی بەرپرسی یەکەی ئیداریمان بینی بە دەمانچەکەی خۆی تەقەیەکات ینی ئەمە ناوە دەنێ چی ینی ئەمە کارەساتەکە خۆم بەرپرس ئەم وڵاتی ئێمە بەڕاستی بەداخەوە هەم بەشێکی زۆری هێز ئەمنیەکان هەم بەرپرسە ئیداریەکان کە چوونەتە ئەو شوێنانەوە بەشێکی زۆری ناڵم با تەعمیم نەکەین بەڵام بەشێکی زۆری لەسەر لیاقە و توانا و لێهاتووی نەخراونەتە ئەو شوێنانەوە وەکو محاسەسەیەکی حیزبی وەکو محاسەسەیەکی ناوچەی و عەشایری خراونتەوە بۆیە بە فعلی
ئەم هەڵوێست دەربڕینانەی بە تایبەت مەسئولی وەحداتی ئیداری زۆر بەرپرسن لەم قەزیانە یعنی دەبێت ئەوان لە جەماوەر زیاتر بەرپرس بن کاتێک ئەم جۆرە هەڵوێستە نەشیاوانە ئەبینین ئەمە ئەو پەڕی داڕوخانی سیستەمە بۆیە من لە دوجارە ئەڵێم قسەی کۆتایی من بریتە لەوەی کە ئەم کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانە بەڕاستی بە فعلی شکستی هێناوە پێویستە دەست لە کار بکێشێتەوە و بە زووترین کات هەڵبژاردننی پێشۆخت لە هەرێمی کوردستانە ئەنجام هیچ لەو بەڵێنان جێبەجێ نەکرێ و ساڵێک و 4 مانیش مۆڵەتی پێدرا نەیتوانی نەک هەنگاو بنێ بەرەو پێش بەڵکو بەردەوام دێ بەرەو دواوە بۆیە من دەڵێن دەبێم کابینە دەست لە کار بکێشێتەوە و هەڵبژاردننی پێشۆختە لە هەرێمی کوردستانە ئەنجام بدرێت هەڵبژاردننی عێراقمان لە بەردەما ئەکرێت لەگەڵ ئەوە بگرێت و بۆ کاتی هەڵبژاردن دەبێت بەڕاستی دەستەیەکی دەستپاک لە خەڵکی ئەم وڵاتە ئیداری هەم مەحەلیەکان پارێزگاکان و هەم کابینەش بەرن بەڕێوە و خەڵکی هەرێمی کوردستانیش بەڕاستی تاکی دەکەمەوە دەبێت وشیار بێ کە سبەینێت چوە سەر سندوقەکانی دەنگدان جارێکی تر ئەو خەڵکەی کە ئەم وڵاتی گەیاندووە بەو کەناری داڕوخانە جارێکی تر ئەوانە نەکەنەوە بە بەرگەرچی کاتمان هیچ نەماوە بەڵام دەمەوێت کۆمنت زۆر بە کورتی لەسەرەوە وەرگرم بارەگایەک هەبوو کە سووتێنرا لایانی کۆمەڵی ئیسلامی بوو بەڵام دوای سووتانی وتیان ئێمە پشتگیری خۆپیشاندان دەکەین لایانی تریش هەبوو بارەگاکە هێشتا نەسووتاوە خەڵکیان کوشت یعنی پەیامت چێ بۆ هاوڵاتیان بۆ خۆپیشاندان ئەو هەڵوێستەی قەزای شارەزوو بارەگای کۆمەڵی ئیسلامی و بەرپرسانی ئەوەی کە دەریان بڕی ینی یەکێک بوو لە هەڵوێستە زۆر جوانەکان بەلای منەوە پێویستە بکرێتە ینی لۆگە و شعارێک لە حتا لە سۆسیال میدیاشە بە فعلی ئێمە پێمان ناخۆشە هیچ بارەگایەک بسووتێنێ بەڵام لە دوجارە خوێنی پەنجەی منداڵێکی ئەم وڵاتە هەموو دار و بەرد و قەنەفە و بارەگاکانی ژەهێنرێت لە هەمان کاتیشە ئەو هەڵوێستە هەڵوێستێکە کە جێی پێزانینە و دەبێت بەو ڕۆحیەتەوە هەم حکوومەت هەم لایەنە سیاسیەکان تەعاملکەن لەگەڵ خۆپیشاندەرانە و ماڵ و مڵک و سەروەت و سامان هیچی نابێتە بەدیلی ڕژاندنی خوێنی مناڵە گەنجێکی ئەم وڵاتی ئێمە زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز محەممەد ئەحمەد چاودێری سپاسکارانی بەرنامەکەمان سپاس بۆ ئێوەش سەرکەوتوو وەڵام بینەرانی عزیز دەچین لە لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتان تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام فرفرم دايشة وي دسر وازي لبن او باراكا راسك باراكا بسيطة بسيطة صبا بسيطة 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 لا شيء فين ربي الو برنجي محمودة بەڵێ باجوە بگرن ئەکتەری سەرەکی ڕێکلامەکانی ئێوە لای ئێمەیە جا ئەگەر هەفتە زۆر جا ئەگەر پارەیەکی زۆرمان نێنێ ئیتر ڕێکلام و مێکلامی برنجی محمودیش ئونیش جار ئێستا جواب مەوێت برنجی محمود ڕێکلامی ناوێ چۆن؟ برنجي محمود ركلامي ناوي بسيطة بسيطة صبا بسيطة شايفوا يا ايتو سنة جيرابوي ربا بوري كلامبو بە باشترین کواڵەتی دەستمان پێکردو وەک هەمیشە باشترین بەرهەم پێشکەش دەکەین کارگەی هەڵاڵە بە ئەزمموی 12 ساڵی ڕابردوو لە دروستکردنی بوتڵی غازی ماڵان کە ئێستا لە تەواوی کوردستاندا بوونی هەیە بەردەوامە لە خزمەتکردن و ئێستا هاوشێوەی کارەکەمان تەنکی غازی LPG بە هەموو قەبارەکانیەوە بە باشترین کواڵەتی و ستانداردی ئەوروپی لە ژێر چاودێری کواڵەتی کۆنتترۆلی حکوومەتی هەرێم و کۆمپانیایەکی تایبەت بە چێککردنەوەی تانچەکان لە ڕووی کواڵەتی و دانانی ئەکسسواراتی ئیتاڵی بەردەوامە لە بەرهەمهێنان ئێستا هاوڵاتیان و هاوردەکاران دەتوانن بێ دوودڵی تەمچی غازی هەڵاڵا بەکار بهێنن کە گرنتی 100% لەگەڵە بۆ ماوەی 10 ساڵ وەک هەمیشە لە هەرزانی نرخ و باشی کواڵەتیدا بێڕکابەرین کۆمپانیای هەڵاڵا باشترین جۆر سەلامەتی هەمیشەیی ئەم قڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپس
کەسێک وەک ئەو نییە هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسینینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو برنجی سروشتی شیمال لەسەر خواست و داوای زۆری هاوڵاتیانی خۆشەویست دوای گەڕان و هەوڵێکی زۆر لە باشترین کێڵگەکانی وڵاتی ئێران ئەم جارە برنجی سروشتی شیمال باشترین و خۆشترین برنجی دەنەکخڕی شەژمانگەی دەرەجەیەکی ئێرانی بۆ ئێوە هێناوەتە کوردستان ئەم برنجە دەنەکخڕا باشترین و بەتانترین برنجی گردەی کێڵگەکانی ئێرانە ئێمە کێڵگە بە کێڵگە گەڕاوین بۆ ئەوی باشترین برنجی سروشتی و بەتام و خۆش بۆ ئێوە بدۆزینەوە بە چاڵتوکی لە جوتیارەکانمان کڕی و خۆمان کڕەمان کردووە تاوەکو دڵنیا بینەوە لە پاکی و پوختی برنجەکەمان ئەم برنجە پڕ ڤیتامین و کانزای سروشتیە بەبێ مادەی کیمیایی و پارێزەرە لەگەڵ ئەم برنجە هیچ خەمی بەرزبوونەوەی شەکرە و کۆڵسترۆڵت نەبێت چونکە برنجێکی ئۆرگانیکە و پڕە لە مادە و کانزای سوود بەخش هەروەها ئەگەر تەنیا برنجی سروشتی شیمال بخۆی هیچ خەمت نەبێ قەڵەوت ناکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە بۆیە برنجێک بخۆن لە سەرچاوەکەی دڵنیا بن ڕاستە هەستی دایک بوون زۆر جیاواز و چێژبەخشە بەڵام بەرپرسیارەتێکی قورسیشە ئەرچی دایک پاراستنی تەندروستی و گەشەکردنی منداڵەکەیەتی باشترین خۆراک بۆ منداڵەکەی شیری دایکە بەڵام لەبەر هەر هۆکارێک دایک نەتوانێت لە شیری خۆی بە منداڵەکەی بدات باشترین جێگرەوە کۆنفیلاکە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام بەڵازان دەچینە لای ڤیتیەک کە دەستگای نووری حکومە کۆمەڵێک چالاکی ئەنجامداوە پێکەوە بینەری دەبین. نعمەتی زۆر داوە بە ئینسانەکان ئەو نعمەتانەی کە خوای پەروەردگار داوێتی بە ئینسان ئەبن بە دوو بەشەوە بەشێک لەو نعمەتانە پیانەوترێ نعمەتی ئەسڵی بەشێکی تریان پیانەوترێ نعمەتی فەرعی
ئەو نیعمەتانەی کە ئەسڵن ئینسانەکە بۆ خۆیەتی ئیمانە و ئەو نیعمەتانەی کە فەرعن نوێژ و عیبادەتە یاخود هەندێک کارۆکردەوە کە لە ڕۆژگاری ژیانی ئەنجام بێتە. جا یەکێک لە گەورەترین نیعمەتەکان برایە بە خوشکانی بەڕێزم یەکێک لە گەورەترین نیعمەتەکان کە ئەسڵی نیعمەتەکانە گرنگی کاتە. گرنگی کات با بزانین لە ژیانی پێغەمبەردا صلی الله عليه وسلم کە قورئان فەرمانمان پێکات ئەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ولكم في رسول الله أسوة حسنة. با بزانین پێغەمبەری خوا کاتەکانی چۆن بەسەر بردووە. هەموو مسلمانێک لە برایان و لە خوشکان گرنگە تەماشای پێغەمبەری خوا بکەن صلی الله عليه وسلم بۆی کات بەزایە نەچێت. ئێمە بۆ سەفەرێک هاتوین برایان و خوشکانی بەڕێز گەنجە بەڕێزەکان بۆ سەفەرێک هاتوین ئەویش سەفەری قیامەتە. لەو ڕۆژەوە کە دەیتە دنیاوە بەرەو قیامەت ئەڕۆی مەسافەی سەفەرەکە کە لەم نێوانەدایە ئەگەی ئەو تەمەنەیە کە خۆی تەعالا پێیدا یعنی ئەم تەمەنەت کاتێک کە بەزایەدا کاتێک لە دەست چوو نایەتەوە. ئەگەر تەماشاکەی جاری وای ئینسان 70 ساڵ بیەنە پێش چاوی خۆت ئەگەر ئینسان لە 70 ساڵدا یعنی 70 ساڵی تەمەنی هەموو شەو ڕۆژێک 12 سەعات بخەی و بەزایە بدا لە کۆی تەمەنیدا 35 ساڵێک لە دەستەدا ئینسان. یعنی ئەگەر ئینسان 12 سەعات کە کەممانەیە بەداخەوە زیاتر بەزایە نەدەین بە خەو بە نانخواردن و بە دەستنوێژ و بەو کاروبارەی کە ڕۆژانە بۆمان تێکە بەتایبەتی دیجیتاڵ میدیایە. بسم الله الرحمن الرحیم. لە چوارچێوەی چالاکیەکانی دەستگای نوێری حکمە و بەرەودۆ ڕۆشنبیری لقی سلێمانی بیرمان لەوە کردەوە چالاکیەکی نوعی ئەنجام بدەین کە پێک هاتبوو لە سیمینارێکی بەڕێز مامۆستا شاخەواسیا مەنسووری واروها گروپی هونەری بێخودیشمان بانکێش کرد بۆ پێشکەشکردنی چەند بەرهەمێک. دیارە ئەمەش لەوە سەرچاوەگر کە خواستی گەنجان و خوێندکاران و قوتابیانی لەقەکەمان حەزیان لەو جۆرە چالاکیانە بوو و سپاسی بەڕێز مامۆستا شاخەواسیا مەنسووریەکەین کە بەڕاستی وتار و سیمینارێکی زۆر بەپێزی پێشکەش کرد لە سەر ڕۆڵی کات لە ژیانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام و گروپ بێخودیش ئەدایەکی جوانیان کرد و جێگای ڕەزامەندی ئامادەبووان بوو. پێشەکەی بەنای خۆی گەورە و میهرەبان دەستخۆشی لە دەستگای نووری حکماکەم بۆ سازدانی ئەم کۆڕ سیمینارانە بە لانی ئاینی و پەروەردەیی. من وەکو گەنجێک سوودێکی زۆرم لەم کۆڕانە بینیوە لەم کۆمەڵگای ئێستا کە خەڵک بەتایبەتی سۆشیال میدیا کە هەوڵی دووخستنەوەی گەنجەکانیان لە لانی ئیسلامی پەروەردەیی دەستگایەکی وەکو نووری حکمە هەمیشە هەوڵی ئەوەی یاوە کە گەنجەکان و کۆمەڵگا بەتایبەتی بێنەوە ناو دینی ئیسلام و ڕێگەی ڕاستی هەڵبژێرنەوە. بسم الله الرحمن الرحیم. سپاس و ستایش بەخوای گەورە. سەرەتا سپاسی دەستگای نوێری حکماکەین بۆ پەروەردە ڕۆشنبیری کە هەستاوان بەڕێخستنی چالاکیەکی لەم شێوەیە بۆ گەنجان و بەتایبەت بۆ گەنجان و بۆ عامی خەڵک کە پێکهاتبوو لە یادکردنەوەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە وتەی مامۆستایەکی بەڕێز مامۆستا شاخەواسیا مەنسووری و هەروەها بە میوانداری گروپی بێخود کە چەند قەسیدەیەکیان بۆ وتین وڵەکانمانیان ئارام کردەوە. بدل درقاي
ئایزان دووبارە سڵاوتان لێبێ بۆ وەرگرتنی کۆمەڵێک زانیاری دەچینە لای هاوکارمان وشار محەممەد لە شارە زوورەوە لەگەڵمانە وشار سڵاوت لێبێ و زانیارەکانی ئەو دەڤەرە لای تۆ چی هەیە؟ لە ئێوە لە بینەرانی کەناڵگەسمانی پەیام بەهۆی ڕووداوە نەخوازراوەکانی شەوی ڕابردووەوە لە ئێستادا دوو ناوەندی ڕسمی لە قەزای دەربەندیخان زیانێکی زۆریان بەرکەوتووە لەو ناوەندانە بەڕێوەبەرێتی بەشی هاتوچۆی قەزای دەربەندیخانەوە لە هەمان کاتە بەشی کارەبای ئەو قەزایەیە کە بەهۆی سنوردارکردنی گەڵەکانی ئینتەرنێت وە بۆ ئەوەی کە هاوڵاشیان بە هیچ شێوەیەک نتوانن پەیوەندی کۆمەڵاتی لە ڕێی سۆشیۆل میدیا و بەتن گەڵەکانی ئینتەرنێتەوە و سنوردار کراوە ئەمەش بۆ هۆکاری ئەوەی کە لە ئێستادا دەتوانین بڵێن سنوورەکە جۆرێک لە جۆرەکان خامۆشی پێوە دیارە و لەگەڵ بەڕێوەبەری هاتوچۆی دەربەندیخانە قسەم کردووە لەسەر ئەو زیانانی کە ئێستا ئێمە وەکو تیمی پەیام لە شوێنی ڕووداوەکەین تەواوی بیناکە بە تەواوەتی سوتاوە و زیانێکی زۆر بەر ئەو کەلوپەلانیان کردووە بە لە ئێستا دەتوانین بڵێن ئێمە لە ناو بیناکەداین تەقەدوقەڵێکی زۆر کەنەدە ئێستا لە ناو بیناکەدا ماوە و بەهۆی ئەوەی کە هێزەکان درەنگانێکی شەو هاتوونەتەوە بیناکە و تەواوی بیناکەیان هەوڵیان داوە کە کۆنترۆلی بکەن واتە ئەو ئاگەرە و هەمان کاتیشا ئەو یاخود ئەو کەلوپەلانەی کە پەیوەستە بە هاتوچۆ قسەنەوی وەکو ئاڕەمەوە لە هەمان کاتدا پەیوەندی بە بابەتی ئیداری خۆیانەوەیە ئەوەی توانیمانە دەریان کردووە بەڵام بەشی هاتوچۆی دەربەندیخان دەڵێ هەوڵاتیان قەزای دەربەندیخان ئاگادار دەکاتەوە دەڵێ ئەو ڕووداوە بە شێوەیەک نەشێوەکان باجی خۆی هەیە ئەو هەوڵاتیانەی کە لە ناو بیناکەدا مستەفتەکیان هەبووە ئاڕمیان هەبووە ئیجازەکەنەکیان هەبووە وەرەقەی ڕاکێشان باڵی کوڕاسی ئیدامی تارگیان هەبووە پێویستەکان کردو بارەکە لە نێزەکەنی و ئێمە لەوەی کە هەوڵماندا بێ لەگەڵ بەڕێوەبەری تەندروستی دەربەندیخان قسەمان کردووە لەسەر ئاماژی قوربانیەکان و لە هەمان کاتە کوژراوەکان باسییان لەوە کردووە کە لە شەو ڕابردوو گەنجێک بە فیشەک زیانی لەدەستداوە و کەسێکی دیکەش بە سەختی بریندار بۆ کاتێک فیشەک بەر ناوەتی کەوتۆوە ڕەوانەی جیاکەوتی زێمانکراوە ئێستا ئاگاداری بەش تەندروستی و بریندار سەختەدی و باسی لەوەش کرد هەش برینداری دیکە لە قەزاکەیان بەڵام بەهۆی ئەوەی کە بریندەکانیان سەخت نەبووە ڕەوانەی زێمانی نەکراوە برینداریەکانی ئێمە کە لە هاوڵاتیان و خۆپیشاندەرانی قەزای دەربەندیخانە وەرمانگرتووە کلێیان لە بەڵێ کۆمیتە یەکێتی لە سنوورەکەدا هەیە کە خۆکاری تەقەکردن و لە خۆپیشاندەران بۆتە هۆی بریندارکردنی و ئەوەی کە وای لە هاوڵاتیانیش کردو باس لەوە دەکەم کە بەهۆی ئەو مامەڵە ناسە دروستکەوە ئەوان بەخێرێنداوە کە بە شێوەیەک لە شێوەکان تۆڕی خۆیان یاخود تۆڕی خۆیان لە سووتاندنی بەشێک لە دایرەکان ناسا بکەنەوە کە لە ئێستادا وەکو ئاماژەش بێت لە سەرەتادا یەکێ لەم ناوەندانی کە زۆرترین زیانی بەرکەوتوو لە ئێستادا تەواوی کارمەنداری هاتوچۆی دەربەندیخان لە بنکە سوتاوەکەیانن لە هەباڵێ لە گۆڕەپانی بنکەکەیاندا کۆبوونەتەوە هیچ ئەولەوێتێکیان و یاخود هیچ کەرەنتەیەکیان بە سەلامەتی نەماوەتەوە تەواوی کەلوپەلەکان بە ئەو کەلوپەلە ئەجزیانەوە بە یاخود ئەو کەلوپەلە ئیداریانەوە بێت کە پەیوەندی بە کاری ڕۆژانەوانێک تەواوی سوتاوە بۆ باس لەوە دەکات تا ئێستا نەیانتوانی وەخەماندنی گشتی بۆ زیانەکان بکەن و چاوەڕوان دەکەن کە زیانێکی زۆر وە بە ڕێژەیەکی بەرز ئەو زەرەرانە بخەم دەدرێت و ئەوان لە ئێستادا لە هەوڵدان بۆ ئەوەی کە وردەوردا خۆیان دووبارە ئامادە بکەنەوە دەڵێن کە ئێمە بەبێ ئەو ئەزمونەی کە هەمانە هاوڵاتیانی دەربەندیخان بەتایبەتی کە لە ئێستادا جۆرێک لە سوورەکان شوێن ڕژاوە لە خۆپیشاندانەکاندا چاوەڕ ناکەین کە هەروە بێدەن بن لەبەرەوە چاوەڕوان دەکەنێت و تەسفێری ئایندەدا دووبارە بە فۆرمێکی سوورەبوونی هاوڵاتیان ئەمردانیارەکان یاکوتوی دەربەندیخان لەدەیباسمەوە کە لە ئێستادا دەڵێ ئێمە ئەو لە بزمان کردنەوەی هێزەکەمانە بە ناوچەکەدا ئێستا ئەو لە بزمان چاکردنی جینایان خود بە دواداچوون بۆ کەیسە لە دەستوەکانمان نیە لەبەرەوەی لە ئێستادا دۆخەکە ناچووکیدا بۆ چاوەڕێ دەکەن ئەو دۆخەی کە هەیە لەبەی کە هەیە فرانسن دەبێت لەبەرەوە وەکو هێزەکان لە ئەولەوێتی کارەکانیان باڵێن هەوڵدانە بۆ کۆنتڕۆلکردنی دۆخەکە و جێگیرکردن و هێورکردنەوەی خۆپیشاندەرانە و لە هەمان کاتیشا بنکەی کارەبا یاخود جێگەی کارەبا ناوەندە ئەمەی بۆ بیدەرانی بەیان ئەوە ڕوونکردنەوە هۆکاری ئەوەی کە ئەم دوو بنکەیان بەگوزاردووە لەبەر ئەوەی دەڵێن
دوو ناوەندن بۆ پەیداکردنی پارە بۆ دەوڵەت دوو ناوەندن بۆ کێشانەوەی پارە دوو ناوەندن بۆ وەکو خۆیان دەڵێن ڕاوڕوسی هەوڵاتیان و کۆکردنەوەی داهات بۆ خەندێنەی دەوڵەت کە لە کاتێکا ئەو دەوڵەتەش لایەوان لە ئاسی بە پرسیارەتیانی و بە زۆرێک لە زۆر باشە وشار سپاس بۆ زانیاریەکانت زۆر سپاس بەڵێ ئازان پێم وا بێ هاوکارمان ڕامیار عوسمان لە سلێمانیەوە لەگەڵمانە ڕامیار سڵاوت لێبێ و زانیارەکانی پارێزگای سلێمانی چین بەڵێشوان دیارە بەهۆی ڕاگەتنی ئەفسوانی هەڵەکانی ئینتەرنێت نەمازانی بە شێوەی ڕاستەخۆیەنەکانتان بۆ بگاتنەوەنیێستا لە یەکێک لە نەخۆشخانەکانی شاری سلێمانی دوای کارچەی ڕابردوو بەهۆی خۆپیشاندانەکانەوە لە شار و شارۆچیەکانی دەرەوەی سلێمانی خۆپیشاندان ئەنجامدرا ژمارەیەک لە خۆپیشاندەران بەهۆی سەقەی نظامیەکان لە بارەگای حکومەتان برینار بوون بەپێی زانیاریەکان نزیکەی حەزە برینار لە شار و شارۆچیەکانی وەکو دەربەنیخان و گەرمیان هەیە دیارە بەهۆی تەقسیرینەکانیان یەکێک لە ئەو برینارانەی کە لە خۆپیشاندانەکان برینار بوون ڕەوانەی پارێزگای سلێمانی کراون ئێستا لە نەخۆشخانەکان چارەسەریان بۆ دەکرێت دیارە دەوزێت بەشێک لە نەخۆشخانەکان جێگایان نەبوو بۆیە ینی هەنێک لە برینارەکان ڕەوانەی نەخۆشخانە تایبەتەکان کراوە من ئێستا لە یەکێک لە نەخۆشخانەکانم کە یەکێک لە برینارەکانی لێ پێما بە تەمەنی نزیکەی 21 ساڵە کوڕێکە دەوترێت هیشوکاریشی ینی کرێکان بووە دیارە لە خۆپیشاندانەکە بەسەختی برینار بووە لە ئێستادا لەژێر چاودێریوردایە لە یەکێک لە نەخۆشخانەکان من دەچمە لای باوکی وەیزانی قسەی چییە ئایا ئەمە خڵاتان لای لە قوربانجە باشن ئەم کوڕەتان چۆن برینار بوو ینی وەختتان چیە لەسەر خۆپیشاندانە ئەم کوڕەمان تا ئێوارە لەگەڵ خۆمەیش کرێکان ئێوارە دوای مەغریب چووەتە دەرەوە چووە بۆ دوکانەکەی مامەیدیەوە ئیتر گەنجە ڕۆیشتووە بەرەوە و قەرەباڵخێ و ئەکان یەکردو بە تەرتیبی دەستکە باشە چیتان هەیە لەسەر ئەڵامان لەوانە دەوتەکەرانە هەیە بە هەمووش باشە کوڕەکەتان لەسەر چی برینارکە مەسەن هاتووە سەر شەقام بە وەکو خۆپیشاندەرێک داوای مافیەکەیان هەر مەسەلەن لەوێ هەڵدۆ گەنجوە و ڕۆیشتووە بە ناو قەرەباڵخێ و ئەکان یەکردوون و باشە ینی وەکو هاوڵاتیە یانی ئێوە سەر کوڕەکەتان برینارەکە لەسەر ئەم دۆخەی هەیە ینی پێم وشەی و گوزەرانی کاتی خەڵکەوە چیڵەن ئایا هەر نەخۆشەکانی خەڵک پێتان وایە بۆ داواکردنی مافەکانیانە بۆ داواکردنی موچەوی شوکارە بەڵێ بۆ داواکردنی مافەکانیانە ئێستا کە موچەنەوە ئێمە ئیشمان هەمووی خەڵکی فەقیر و هەژارە و ئەوانی بۆ خوان بۆ دەزانی چۆنەشی لەوانەیە بۆ بەرزترین نەخۆشی وڵات نییە لەگەڕێ خوان ئێتر ئەو خەڵکەیش ئاوا داماو بووە و هەژار بووە و بڕە بەسرە بەڵێ تۆ وەکومانی ئەم دەستخۆش بێ وەکومانی ئەو گەنجە شێک ساڵەیە لە ئێستادا مەسەرەن کۆبوونە سێرخۆڵیەکان بڕێوە دەچێت یامت چییە بۆ کاربەدەستانی حکومەت بۆ دەسەڵاتداران بۆ باشکردنی دۆخی ژیانی خەڵک وەڵی خۆ ئەوان کۆبوونەکان بۆ سەرسازی ناگەن بۆ هاوکاری خەڵک ناکەن سەرسازی لەناو خۆیان لایەکەن بۆ دەسەڵاتەکەن هەرچی ئەکەن یعنی هەمووی بەدرۆیەکەن هەرچی قسەکەن داڵکە و خەشمەری بە خەڵکەکەن یعنی 45 ساڵ من تەمەن حکومەت ئەمان کردیانە حکومەتی بەس نەیکرد یعنی کارێکیان کردووە لە دەربەنیخان بە ئەربیجی لە خەڵکیاندا یعنی وحشی گەری نییە وحشی گەری ئینسان ئامانە یعنی زۆر بە وحشیانە دەبیان بەڵام بەداخۆ ئەربیجیان دەقانە بەناوبەشێن چێ بوون بە ئەربیجی خاخلی کۆمەلێ ئەربیجیان پێوە بەڵام ئەمانە هەر بە سەریانۆ ناکرد لەبەرەوەی ئیمڕۆی بەیانی وێ هەرە کەونە دەستی خەڵک چونکە حکومەتی بەو زاڵمێ ئەمەی نەکرد بەو زاڵمێ ئەمەی نەکرد حکومەتی حەچی ئەنفال و کیناباران ئەمانەیە هەمووی لەسەر دەستی ئەمانەکەی یەک دنجی حکومەتی بەعث نەیکرد من حکومەتی بەعثی نابا هەرمووی ئەمانەکرد لەسەر نان و ئاو قوتی خەڵک ئەمانە گەیشتونەتە ئەم مەرحەلە لەسەر دەستیان گرتێ بەسەر سامانی ژێرعەز و سەرعەزی ئەم وڵاتە هەمووی چەند کەسێکە
هەموو چەند کەسێکە 6 ملیۆن کەس گیری کردووە بەدەستی بەڵام هەر ئەوانش ڕۆژیان دێت خۆش بێ دیارە ماوتەی بەشێک لە ڕامیار ئەگەر گوێت لێمە بە شێوازێکی گشتی بارەدۆخی ئەمنی شاری سلێمانی چۆنە ئەو هێزە زۆرەی بەناو شارە بڵاو کراوەتەوە هەر لە شوێنی خۆیان ماون یاخود براونەتە درەوەی شار جم و جوڵ و وەروەها لەسەر شەقامەکان ناڕەزایی هەیە و ڕێوشێن گیراوەتە بەر بۆی ڕێگری لەخۆ هاوڵاتیان بکرێ ئەگەر بێت و ناڕەزایی دەرببڕن بارەدۆخی ئەو بریندارانەی کەوای هێنراونەتە نەخۆشخانەکانی سلێمانی لەسەر و بابەتە هیچ زانیارێکت لایە شوان ینی ئەو هێزەی کە لە نێو شاری سلێمانیە هەیە تاوەکو ئێستا ینی دەگەڕێت بە شوێنەکانە بەتایبەت شوێنانەی کە ینی گومانی خۆپشاندانی لێکرێ وەکو سەرای ئازادی و بەردەمباخی گشتی و هەروەها جادەی سالم ینی لە دوێنێ شەوە کە جمجۆڵێکی خۆپشاندان هەبوو لە شاری سلێمانی بەتایبەت لە فلکەی مامەڕیشە کە کۆمەڵێک لە هاوڵاتیان هاتنە سەر شەقام وە تایەنستان لە ماوەی چەندە هێزانیەکان گەیشتە شوێنەکەەوە کۆنترۆلی خۆپشاندانەکەیان کرد بە هەمان شێوە لە گەڕەکی وڵەکەی شاری سلێمانیش خۆپشاندان ئەنجام درا بەڵام دوای ماوەیەکی کەم کۆنترۆل تا لە ئێستادا ینی نێو شاری سلێمانی ئەزامیەکان بۆ شوێنانەدا دەگەڕێن بەردەوام بۆی تا هەر جمجۆڵێکی خۆپشاندان هەبێت کۆنترۆل بکرێت وە لە هەمان کاتە بارودۆخی بریندارەکانەوەی کە من پرسیارم کرد بێت بارودۆخەکانیان تا ئێستا بەشێکیان بارودۆخیان جێگیرەوە بەشێکیان بارودۆخیان جێگیر نییە و لەژێر چارەسەری پزیشکیدا وەکو خۆشەوەزانی ینی چاودێری وت بەشێکە کە پێویستە ئەو نەخۆشە بۆ ماوەیەک لێدا بمێنێتەوە تاوەکو بارودۆخی تەندروستی جێگیر دەبێت دواتر بهێنرێ بۆ بەشەکانی دیکە ینی بە هەمان شێوە ئاماژەم پێکرد نزیکەی 7 بریندار لە خۆپشاندانەکاندا هەبووە و بەشێکیان بەهۆی سەختی برینارەکانیانەوە ڕەوانەی پارێزەی سلێمانی کراون ئێستا لە نەخۆشخانەکان چارەسەریان بۆ نێدێت زۆر باشە ڕامیار بڕیار هەیە لە شاری سلێمانی هیچ با بڵێن هیچ گردبوونەوەیەک ئەنجام بدرێت یا خۆت هیچ پلانێک لە ئارادانیە مەگەرەوەی حاڵەتی کتوپڕ دروست بێتە وەکو پێشوەختە هیچ لایەنێکی معنی لە مامۆستایانی ناڕازی لە فەرمانبەران لە کاسبکاران لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بڕیارەنداوە لە شاری سلێمانی بێنە سەر شەقامەکان نەخێر شوان تاو پێستا هیچ پلانێکی لەو جۆرە نیە کە خۆپشاندانێکی ڕێکخراو چونکە لە ئێستادا دۆخەکە دۆخێکی هەستیارە و خۆراکێکی هەستیارە لە ئێستادا بۆیە وەکو گردبوونەوەی ئەم خۆپشاندانی پێشوەختە ماوەستانی ناڕازی فەرمانبەران هیچ هەنگاوێکیان نەناوبووی کە خۆپشاندان بکرێتەوە و ئەگەر خۆپشاندانی بکرێت ینی بەگۆچێنی من خۆپشاندانی ناڕێکراوە ینی کۆبوونەوەیەک دەبێت یان خۆپشاندانێک دەبێت کە خەڵکی لە ناکاو دێنە سەر شەقام بەڵام تاوەکو ئێستا هیچ شتێک لەو بارەوە دیار نییە کە خۆپشاندانی ڕێکخراو ساز دەکرێت یاخود نا زۆر سپاس بۆ هاوکارمان ڕامیار عوسمان لە شاری سلێمانیەوە لەگەڵمان بوو دەچینە لای هاوکارمان ڕێناز ئەرسەلان لە ڕانیەوە لەگەڵمانە ڕێناز سڵاوت لێبێ و زانیارەکانی دەڤەری ڕاپەڕین و ڕانیە و چالاکیەکان و گردبوونەوەکان لایەوە چی هەیە بەڵێ سڵاوتان لێبێت دیارە دوێنێ لا قەزای ڕانیە خۆپشاندانی ناڕەزایەتی بەڕێوەچوو لە خۆپشاندانەکاندا پشێ و ئاڵۆزی لێکەوتەوە خۆپشاندەران و هێزانیەکان ڕوبەڕووی یەکتر ببوونەوە بەڵام بەراورد بە دوێنێ تاوەکو ئێستا هیچ جموجۆڵێک و خۆپشاندانێک نییە بەڵام تاکو ئێستا نازانرێت هاوشێوەی دوێنێ ئێوارە خۆپشاندانی ناڕەزایەتی بەڕێوە دەچێ یان نا دیارە باسیش لەوە دەکرێت کە هێزێکی زۆری چەکدار هێنراوەتە ناو شاری ڕانیە بەپێی زانیاریەکانیش ژمارەی گەنج و خۆپشاندەر دەستگیر کراون لە خۆپشاندانەکەی دوێنێ کە نازانرێت ژمارەیان چەندە بەڵام دەبێت باسیش لەوە بکەم لە گرشی و ئاڵۆزەکانی دوێنێدا هیچ بارگایەک و شوێنێکی گشتی نەفتی تێدراوە لە سنووری ئیداری ڕاپەڕی دیارە وەکو باسم کە هێزێکی ئەمنی زۆر لە ناو شاری ڕانیە وا دەوروبەری بڵاوی پێکراوە لاگەری ڕوودانی هەر خۆپشاندانێکدا بۆ ئەوەی بڵاوەیان پێ بکرێت بەڵێ سەبارەت بە هێڵەکانی ئەنتەرنێتیش لە شەوی ڕابردووە دوای سەعات 2 هێڵەکانی ئەنتەرنێت پسڕان تاوەکو ئێستاش بەڵێ تاوەکو ئێستاش کە قسە دەکەین بەشێک لە هێڵەکان نەکەوتونەوەتەوە کار ئەوانەی کە ئیشش دەکەن هێڵەکانیان خاو سنووردارە بەڵێ زۆر سپاس بۆ پامێرمان ڕێناز ئەرسەلان لە ڕانیۆ لەگەڵمانە بوو بەلازان دەچینە پارێزگای هەڵەبجە وڵای پامێرمان سامان فەتا سامان سڵای خوا لێبێت دوایین زانیارەکانی پارێزگای هەڵەبجە چین لەوێ خۆپشاندان بەردەوامی هەیە
بەڵازان دیارە لە چەند ڕۆژی ڕابردووداوە شەی ڕابردوش لە زۆرێک لە شار و شارۆژەکان خۆپشاندان بەرداوامی هەبوو بۆ پێیکە لە سوۆسیال میدیایە کە زۆرێک خۆپشاندانەکانمان دەبینیوە لە ئێستاشدا وەک ڕێناز ئاماژەی پێکرد بەشێک لە هێڵەکانی ئینتەرنێت لە شار و شارچۆکان لە سلێمانیش بە شێوازی لە شێوازەکان ڕاگیراوە و خۆپشاندانەکان تا ئێستاش لە بەشێک لە شارەکان بەرداوامی هەیە بەڵام لەگەڵیشیدا زۆرێک لە قەزا و ناحیەکان هێزێکی چەکدار کۆنتترۆل کراوە بووی کە خۆپشاندان و چالاکی لەو ناوچاندا ئەنجام نەدرێت و ئەمڕۆژ لە تەوەری دومی بەرنامەکەماندا پێشەوەی بڕینە سەر بابەتی دومی بەرنامەکەمان دەچمەوە بۆ لای پامنێرمان سامان فەتاح. سامان سڵاوی خوا لەبێت دوایین زانیاریەکانی پارێزگای هەڵەبجە چین؟ بەڵێ سڵاوتان لێبێت سڵاو بەبینەرانی کەناڵی ئاسمانی بەیان بێت دیارە شەوی ڕابردوو چین و توێژەکان و گەنجانی بێکار لە پارێزگای هەڵەبجەش ئەو شەوی شار و شارچکەکانی دیکێرەمی کوردستان کە ناڕەزایەتی خۆپشاندانی تیاە ژانە سەرسوخامەکان و سەرەتای خۆپشاندانەکە لە چوارڕێی ناوبازاری ناوبازاری شارەکە خۆپشاندان و گرتبوونەوە بوو جاتریش خۆپشاندەوان بەرەو مەڵبەندی دێکێتی و جاتریش دەیانویست بەرەو لەختی جوانزەی تاسی بڕۆن لەبەردەم مەڵبەندی دێکێتی دەخەریکی زۆر کرا بە سەریانگە لە گرژی و پشەوی بە خۆپشاندانەکە کراوە لە ئەنجامیە و تەخەسەری زۆری پاسەوانانی مەڵبەند دێکێتی سێ بریندار سێ برینداری لەکەوتۆ داوی کە زانیاریمان لە نەخۆشخانەی فراکەوتنی هەڵەبجە وەرگرت بریندارەکان سێکیان بە فیچەر پێکرا بوون بۆ دوان لە بریندارەکان ڕەوشی تەندروستیان نازیگیر بوون و ڕەوانەی سلێمانی کران نەخۆشخانەکانی سلێمانی کران تەنیا کە سێکیان لە بریندارەکان زیگیر بوون لە نەخۆشخانەی فراکەوتن لەژێر پراگوزاری سەرەتاییە بوو دواتریش دوای ئەو کەوتنەوەی لە سێ بریندارە بە تەقەیەکی زۆر پاسەوانانی بارگای کێتی تەقەیەکی زۆریان کرد بە سەر خۆپشاندەوان و توانیان خۆپشاندەوان بەڵاوەجۆکەن لە ئێستادا شار جۆرێک لە ئارامی بەخۆی بینیوە و هیچێوەکانی نوێ بۆ کردبوونەوە لەبەرەوەی کە هیچێک لە وەکارەکانەوە یانەکانیان کردێت بە تەواوی دارمی کوردستان شارچکەکان بچواوە. زۆر سپاس بۆ هاوکارمان سامان فەتاح لە پارێزگای هەڵەبجەوە لەگەڵمان و سپاس بۆ زانیاریەکانت تەندروست باش بن. بەڵازان لە تەوەری دوین بەرنامەکەماندا قسە و باز دەکەین لەسەر پێشێلکاریەکانی مافی مرۆڤ و کبکردنی ئازادی ڕادەربرین لە هەرێمی کوردستاندا بۆ پێی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا بەشێکی زۆر لە خۆپشاندان هاتنە سەرشەقام و داوای مافەکانیان دەکە بەڵام لەلایەن دەسەڵاتەوە کب دەکران و ڕێگریان لێ دەکراوە بە شێوازێکی زۆر نامەدەنی بەرامبەریان وەستانە بۆ قسەکردن لەسەر پێشێلکاریەکانی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستاندا بۆ کبکردنی ئازادی ڕادەربرین میوانێکمان لە ستۆدیۆ ئامادەی زۆر بەڕێز کازان فازڵ بەڕێوەبەری ڕێکخراوی DHRD بۆ دیموکراسی مافەکانی مرۆڤ کاکەرزان زۆر بەخێر سپاس کاکەرزان بەخێر بێن سپاس بەخێر بێن کاکەرزان لە ئێستادا ئەم دۆخی کەرێمی کوردستانی پێدا تێدەپەڕێت ئازادی ڕادەربرین بە شێوازێکی زۆر خراپ کب دەکرێت هۆکار چیەوە بۆچی دەسەڵات ئەمە دەکات دیارە بەداخەوە دوای ئەو ئەزمونە زۆرەی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ئەم بابەتانەیە ئێمە چاوەڕێمانە کرد یعنی پێش 10 ساڵ لەمەوە پێش ئەم بابەتانەوە کۆڵێ بە ئاقارێکی باشترا بڕۆشنایە دوای ئەوەی حکوومەت کە کۆمەڵێک وعد و هینی بەڵێنی بەخەڵگا دوای ئەو خۆپشاندانانی پێشووتر کە کران یعنی کۆمەڵێ بەیاننامەی وەکۆڵێ لە نێو دەوڵەتی لە ناوخۆ دەرچوو بەڵام بەداخەوە یعنی ئەمە 4 ساڵە بێت تقریبا لە 2016 و ئەم خۆپشاندانانە بە بەردەوامی هەبووە بە تایبەتی لەم ناوچەی هەرێمی کوردستان و لەم دوانەی ئەخیریشا لە دووهۆکیش و لە ئەوەی کە بینیمان یعنی بەڕاستی پێشەکارێکی گەوری بە مافەکانی مرۆڤ و بە حتا بە مافە دەسووریەکانی هاوڵاتیان ئەکرێت کە یعنی زۆر جار حکوومەتی هەرێمی کوردستان شانازی بەوەکەن کە زۆر لە پێش عێراقەوەین لەم بابەتانەیە و عێراق ئیتفاقاتی هەیە لەگەڵ ئەو ڕێکەوتنە نێو دەوڵەتیانی تایبەتن بە ئازادی ڕادەربڕین پاراستنی مافەکانی مرۆڤ یعنی کۆمەڵێک بابەتی زۆر گەورە من ئەتوانم بڵێم کە تا ئێستا ئێمە چاوەڕێمانەگەشتی ئێستا قسە لەسەر شتی باشتر بکەین ئێمە بەڵام بەداخەوە ئەبینین قۆناغ بە قۆناغیمە بەرەو دوا ڕۆی من ئەشی گەڕم و ئەم بابەتای گەڕمەوە بۆ هۆکارێک یعنی بەڕاستی ئەو ئیرادە سیاسی نە لای دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بە تایبەتی یعنی ئەو دوو حیزبەی سەرەکی پێکەنەری حکوومەتن کە هێزیان بەدەسەوەی پارەیان بەدەسەوەیە نایانێ خۆیان بگونجێن لەگەڵ ئەم بابەتەیە
ئیتر یا بەقەز ئەمە ئەکەن یا کاکارزان بەشتێکی نازانم یعنی سەرنجت بۆ ڕاکێشم یعنی بەڕێستان وەکو سەرۆکی ڕێکخراوێک کە بۆ مافی مرۆڤ و دیموکراسی ئەزمونتان هەیە لە 24 کاتژمێری دەربڕی ناڕزایەکان 4 هاوڵاتی ئەم گەنجی ئەم نیشتیمانە شەهید دەبن وە ڕێژەیەکی زۆریش بریندار دەبن یعنی نیشانەیەکی پرسیار یعنی ئەمە مافی مرۆڤ نەک هەر مافەکە نادرێت دەکوژرە ینی پێناسێکی مافی مرۆڤمان بۆ بکە لە کوردستان مافی مرۆڤ وازەحە یعنی لای هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان و لای هەموو هاوڵاتیان ئەزانێ یعنی مافی مرۆڤ تۆ کۆمەڵ حەقی ئەساسی دەیە کە خەڵک ناتوانێت زەوتیگا بەبێ هیچ هەیە لە کوردستان اینجا ئێستا قسەکە لەسەر ئەوەیە من ویستم ئەوە بڵێم یعنی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان یعنی شتێکی زۆر سیر ئەبینیتە یعنی لە بەسرە خۆپیشاندانەکرا ئەبینی لە بەرزترین ئاستە و لە هەرێمی کوردستان و بەیاننامە دەرەکرا لە دەسەڵاتداران باسەکەم وڵات گەنجێ کوژراوە لە بەسرە خۆمەکارێکی باشە شتێکی باشیان کرد بەڵام بۆ لەگەڵ هاوڵاتیانی خۆمانە بەم شێوە مامەڵە ئەکەن یعنی لە دوێن و لە پێرەوە ئەمەم و پێشێرکاری ئەکرێ ئەمە بابەتە ئەکرێ کوا جوڵی حکومت لەکوایە کوا ئەوەی کە کێ ئەمری بەم هێزە ئەمنیانە کردو بێنە ناو شارەکانەوە بەجلی مەدەنیەوە بەبێ ئەوەی خەڵک لە خۆپیشاندانە بێت خەڵک دەستگیر کراوە هیچ ڕێکخراوێک هیچ ڕاگەیانکارێ لەگەڵ ئەوانێت تونوتیژی بکرێت ئەمە شتێکە بەدیهیاتە کەس دەستخۆشی لەمە ناکە یعنی کللتوری بارەگاسووتان و هەڵکوتانە سەر دایری حکومی ئەوانە بەڕاستی زەرگاندنە بە یەکەم جار بە هاوڵاتی خۆی دوجار ڕەنگە ئەو شوێنانەی تر زەرمەند بوو بڵێ بەڵام لە کوی پرۆسەکەیە ئەگەر ئێمە ئاواز بۆکۆڵە لە یەک ڕەهەندەوە سەیری نەکەین بابەتەکە تۆ لە 2000 ئەتوانم بڵێم لە 2007ەوە لەم هەرێمی کوردستانەیە دەنگێکی ناڕازی زۆر گەورە هەیە بە حیزبی سیاسیەوە بە شەقامەوە بە ڕاگەیاندنەوە خەڵک داوای ئەوە کاڵە کاکەجان بەسە ئیتر دەستخستنە ناو ئیشی حکوومەتەوە بەسە ئەو حیزبانە لەسەر بوجە و موچەی خەڵک هەڵە تۆقی و خەڵک دەوڵەمەنە بێ و معقول نییە تۆ بۆ نمایش یعنی بۆ خۆپیشاندانێک هێزێکی سەربازی هێناوە یعنی تەسەور ناکرێت تۆ ئەم هێزە یعنی بەم شکلە دابەزێ بۆی خۆپیشاندانێک وەکۆڵە بەرەنگاری بێتەوە بەڵام بۆ کۆنتەنێرێکی قاچاقچێتی لەو دەواازەی باشماخ و چوزانم لە شوێنەکانی ترە نتوانی ئەمە بکەی آخر بەڕاستیمانەوەی پرسیاری گەورە کاکە باوی ئەوە نەما تۆ شتەکان شاریتەوە ناکرێ بیشاریتەوە خۆ ئەمە زمانی 30 ساڵەوە پێش نیە خەڵک ئاگای لەشنە بێ خەڵک هەمووی مۆبایلی پێە لەو دەقای ڕسمی ئەگرێ و بڵاوی ئەکاتەوە و ئیتر ئەمە بە ڕۆشنبیریەکی وەکو ناعقلانیشەوە تۆ ئەگەر باو لەگەڵم بابەتاوی بەڕاستی ئەمانەی لێەکەوێتەوە کە ئێستا ئەیبینین بۆیە ئەو گەنجەی کە هاتۆ دەسەر شەقام یعنی ڕابەرێتی نییە لە مۆزوعی خۆپیشاندانەکانە ئێستا بەداخەوە کە ئەوەی پێشووتر ئەمان بینی بە جۆرێکی تر بوو مامۆستانی ناڕازی بوون فەرمانبەران بوون چوزانم ڕاگەیاندنکاران بوو ئیعلامی بوو حیزبی سیاسی بوو ئێستا سەیریکە یعنی ئەوەی کە دوێنێ پێرە ڕوئایە یعنی هەمووی خاوەندارەتی ئەم خۆپیشاندەران نازانی چێن هەمووی هاوڵاتی ئەمەرین کوردستانن بەڵام بەبێ قیادەت چۆن کۆنتڕۆڵی ئەەکەی ئێمە لەمە ئەترساین بەڵام بەداخەوە وەکو باسم کرد یعنی ئەم سیاسیانی هەرێمی کوردستان گوێی خۆیان کپەکەن لەم بابەتە خۆیانی لێ غافڵەکەن یعنی کۆبنەوەی دوو قۆڵی سێ قۆڵی دوو حیزبی سیاسی ئەتوانێت ئەم بارودۆخە حەلکە من بە هیچ جۆرێک من نایبینم حەلکردن بەم شێوەیە بێ زۆر ڕاست کاکارزان دەمێت جیاوازێک لە ئازادی ڕادربوون لە زۆنی سەوز و لە زۆنی زەردا بکەین دەبینین کە لە زۆنی سەوزە ئەگەر هەبێت ئەمە بە شێوازێک کپ دەکرێت بەڵام ئەگەریش زیاتر هەبێت لە زۆنی زەردا ئەوەیە کە گوێیان پێ نادرێ ینی چەند ڕۆژ بێنە سەر شەقام لە زۆنی سەوز هیچ گوێ پێ نادرێت لە زۆنی زەدیشە ئەگەر هەر نیەتێکیشیان نەبێت دەستگی دەکرێنەوە تا نمونەمانەیە کە لە زیندانەکان لە دۆگ لە زاخۆ دەوروبەری چالاکی مەدەنیمانەیە کە تەنها نیەتی ئەنجامدانی خۆپیشاندانیان نەبوو دەستگی کراوە ئەم جیاوازی لە چیدا ئەزانی جیاوازی هەیە ڕاستە هەیە لە بینی ئەم دوو شوێنە بەڵام من بە هیچ شێوەیەک ناگەڕم بۆی کە ئەمە وەڵام ئەمە ئیرادەی حیزبێکی سیاسی ئێوێ ئەم ئازادی ڕادەربڕینە بۆ نمونە لەم ناوچی دەڤەری سلێمانی هەبێ وڵا لە دووهۆگنیە نەخێر مۆزوعەکەی لاقی بە ڕۆشنبیری خەڵک و بۆ پێکاتەیە کە هاوڵاتیان لەم ناوچەیە تیاژین یعنی بە درێژایی مێژوو ئەم ناوچەیە کۆمەڵێک یعنی طبیعەتی خەڵک و سروشتی خەڵکەکە و دروستبوونی حیزبی سیاسی و ئیعلامی و نازانم ڕێکخراوی کۆمەلگەی مەدەنی ئەمانە بە جۆرێکن لەو ناوچەیەش بە جۆرێکی تر بووە بەڵام ئەمە معنایەوە نییە ئیرادەی سیاسیەکە ئەمەی ویست بێ
يعني من حەزەکەم ئەم شتە ڕوون بێ ینی پەیامەکە یعنی لاقی بەوە نییە وڵات دەسەڵاتدارانی ئەم هەرێمە لەگەڵ ئەویان ئازادی ڕادەربڕین هەبێ نەخێر ئەو کەسی زۆر خراپترە بەعکسەوە ینی ئەبینی وەلە قوربانەکان زیاترن داخستنی کەناڵێکی گەورەی وەکو چوزانم NRT و هەڵکوتانە سەر دەستگای چەتر و یعنی کۆمەڵێک لەم بابەتانە ئەوەت پیشانەیە زەمانەت نییە لەم هەرێمی کوردستانە یعنی ڕاستە مۆزۆی مافی مرۆڤ و ئازادی ڕادەربڕین و دەستورمان هەیە و لە عێراقا ئەبێ خەڵک پابن بەپێوەی حیزبی سیاسی بەپێی یاسا دەرچوو بێ بەڵام ئەمانە هەمووی وەکوڵە کۆمەڵێ پەیامی زۆر جوانن کۆمەڵێ ڕێنمیکەری زۆر جوانە بەس کە تۆ لەسەر ئەرزی واقع جێبەجێنەکەی لای هاوڵاتی ئەمە لای منێک کە چاودێری مافەکانی مرۆڤەکەم یعنی قیمەتی چییە؟ کەواتە کاک فازڵ وەکو چاودێرێکی مافی مرۆڤ من یا ئێمە بەڕاستی بابەتەکان نبینین یا هەستەکەم دوو جۆر لە مرۆڤمان هەیە لە هەرێمی کوردستان کادێرێکی با بڵێن حیزبێکی دەسەڵاتداری هەرێمی کوردستان لە خۆی پیشاندانەکانە زیانی بەرەکرێت ئازارە درێگەر چیە مەیدانی و بابەتانە دەکەین باش نێویش هاوڵاتی هەرێمی کوردستانی خۆوانە کەسی یەکەمی حکوومەتی هەرێمی کوردستان برسترین پلەی سیاسی لە هەرێمی کوردستان ڕاستەوخۆ تەلەفۆنی بۆ دەکاو لە میدیا هەڵای لەسەر دەکەوێتەوە فڵان کەس لە بەرەوەی کادێری خۆیان و بووە چوار هاوڵاتی شەهید بوون چەندین بریندار بوون ینی نە بەیان نامەیەک نەداوای لێبوردنێک نە سەرخۆشیەک نە پێناخۆشبوونێک نە عوزرێک ینی دوو بۆ بابڵین لەسەر خواردنی شەخێک سەرۆکی حکوومەت بێتە جواب بەڵام لەسەر کوشتن و چەندین کەس یعنی ئەم دوو جۆرە لە مرۆڤمان یانێ و چینایەتیە ئەمان هەرێمی بابڵین کۆمەڵگای کوردی بە چه ئاراستەیەگەم بەداخەوە ئەمەیە کێمە لی ئەترساین 15 ساڵەوە پێژێمە هاوارمانەکرەمان و حکومداری بەم شکڵە نابێ سیاست بەم جۆرە نابێ پاراستنی مافەکانی مرۆڤ و کەرامەتی مرۆڤ بەم شکڵە نابێ لە شارێکا زەلامەگە گیرێ بە بەرچاوی خەڵکەوە تو ئەیبیت و بێسەر و شوێنی ئەەکەی ئەمە معنای ئەوەیە کارزان و فلان و فلان و فیسار تۆش ڕۆژێکوال لێە ئەمە پەیامێکە یعنی ئەیەن بەگوێی هەمومانە کە ئەم دەسەڵاتدارە هەرێمی کوردستان ئەو شتەی لە مێشکی خۆیان هەیە نایەنەوێت یعنی وەکوڵێ بێن لەسەر ئەمە گفتوگۆ بکەن و مساوامە بکەن تەنازولکەن لە کۆمەڵشتی خۆیان ئیلاقی بە مۆزۆعی پاراستنی مافی مرۆڤ و ئەوانەوە نییە یعنی ئەگەر ئەمان کەمترین ئیرادیان هەبووە بۆ چاکسازی ئەوە چەند ساڵە خەڵک هاوارەکە لە چاکسازی بکەن تا ئێسمە نەمابینی حیزبێکی سیاسی لەبەرەوەی وڵات دەرامەتی دارایەکەی کەم بۆ بارەگای حیزبیان دابخەن بەعکسەوە هەتا بێ قەبەتر و قەبەترە بن دەستگای ئەعلامی زیاتر دروستەکەن زیاتر پارەبەخشینەوە و چەکبەخشینەوە و سیارە بەخشینەوە بە کادرەکانیانە زیاترە بێت بەداخەوە ئەمە ئەمانێکی چارەسەر نین یعنی ئەوەی ئەم ڕۆژگاری سەمەتی کەوتوین ئەو مامەڵن ناجۆر و وەکو ئەڵێ جیاوازیە کە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان نایانتوانی بیپارێزن ئەجینا معقولە تۆ من باسم کرد تۆ بۆ خۆپیشاندەر لە بەسڕە بەیاننامە دەرەکەی لە سەرۆکی هەرێمەوە هەتا وەکو بچووکترین ئۆرگانی ئەم حکوومەت و حیزبانە بەڵام ئەیبینی لەسەر مەوزوعی خۆمان بە گوێرە شێوە ناوی ئەبا نایەت بێ بڵ کاکەی جان ئەم شتانە ئێوەڵێن ڕاستە نەخێرەڵێ تۆ هەڵکتا یەت باز لەسەر دەرەنجامەکە ئەگا بەس نایە باز لە هۆکارەکانی ئەم دەرەنجامە بۆچی گەیشتە ئێستا نایەن بە عەقڵانە تەعامل لەگەڵا بکەن بەداخەوە عندۆخێکە بەڕاستی هەمومان پێغەمبارین ئێمە هاوڵاتیکی سادەی ئەم وڵاتین پێمان ناخۆشە بەڵام بەڕاستی چارەسەرکردن لە لای دەسەڵاتداران و چارەسەری جوان نابێ ڕستکا کارزان بۆچی بەرپرسانی باڵا لەسەرەوە ئیدعای ئازادی ڕادەربڕین لەسەرەوە پشتگیری خۆپیشاندار دەکەن بەرپرسی باڵا هەیەکە لەم زۆنەیە پشتگیری خۆپیشاندانان دەکات و ئیدعای ئازادی ڕادەربڕین دەکات بەڵام لە ژێرەوە هێزە ئەمنیەکانیان بەم شێوازە تەعامل لەگەڵ هاوڵاتیان و لەگەڵ خۆپیشاندەرانە دەکەن ئەم دوو فاقی بۆچی دەگەڕێتەوە وەڵای هەمووی نمایشی سیاسی لەگەڵ ڕێزم ئەمانە یعنی هیچی لە خەمی ڕاستەقینەی هاوڵاتیان نیە هیچی لە خەمی ئایندەی ئەم وڵاتان نیە یعنی وەکو جەنابەت وتێ لە بەڕۆژە خەڵکە گیرێ و بەشەوە خەڵک ئازاد دەکرێ لەگەڵ ئازادی ڕادەربڕینە بەڵام تەقە لە خۆپیشاندەران ئەکرێ یعنی وەرە یعنی ئێمە لە 2011 ئەم وەکوڵە ئەم بابەتانە زۆر گەورە بوون قسەمان لەسەر کرد لێپرسینەوە لە کێکرا لە سەروانی کە تەقەیان کرد لە خۆپیشاندەران لە 2011 هەرێکیان پلیان بەرزکراوە تۆ بەعکسەوە بڕوا ناکەم لێپرسینەوە لە یەک کەسیش کرابێ لەو بابەتە کە لە کاتێکا دۆسیە هەبوو لە دادگا یعنی ناخۆشەکە ئەمەیە بەڕێزان یعنی قسەکەی ئێمە لەسەر ئەمەیە چارەسەرکردنی دۆخێکی قەیراناوی بەم شکڵە نابێ بەخۆ عارضکردن و بە چاوسورکردنەوە بەوە نابێت لەوە دەرچووە تازە ئیمشۆ من گوێم لە گەنج بوو لە گەرمیان لە ڕانیە لە هەڵەبجە ئەیوو هەر کەسێکمان دەستکەوێت لەو حیزبانە بەداخەوە یعنی لە هەر بارەگای حیزبی ئەی چی بکەین یعنی ئەی بەڵێ ئەشی سووتێنین داوای مافی خۆمانەکەین و ئەوان بەرپرسن یعنی ئەمە خیتابەکەەوە کۆڵێک گەنج بوون زۆر بە ئاشکرا یعنی قسەیان نەکرد و بەم شکڵی قسان یان دۆخەکە
کە من هیچم بۆ ناکرێ و حکومەتێک نییە و شتێک نیە بەڵێ ئەم حیزبانن من کە هەڵستم ئەم بارەگای حیزبیانە ئەبینم بەڵێ ئەمان بەبەر بزەزانم کاکەزان وەکو بەداخۆ یعنی کارەکە ئاردی ینی هەڵتانداوە راپۆرتی مافی مرۆڤ مەسەن بەتابەت لەم حاڵتانە راپۆرتێ بکەن بیگەێنە دەرەوە لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤی نێودوڵەتی ئەو ڕێکخراوە گیانەکان کە چاودێر بن کەمانی خۆمان بەداخەوە لە مشکێکی دەرەوە ترسن لە شێرەکانی لای خۆمان سڵ ناکەنەوە تا دروست بێت وڵی برای بەڕێزم ئەزانی چۆنە ئێستا حکومەت یاریمی کوردستانە دۆخێکی زۆر خراپایە بەداخەوە کە ئێمە خۆمان بەشێکین لەم وڵاتە و لەم هەرێمە کێمە زۆر خەفەتی پێخۆین یاعین لەسەر مۆزۆی ئەو دەستگیرکراوانی بادینان بڕوان ناکەم ڕێکخراوێکی نێودوڵەتیە بێ ئاگای لەم بابەتە نەبێ بە هەموو دەستگاکانی وێنەوە بە ئاژانسی هاوکاریکردنی عێراقەوە ئەم خۆمان بە وەکوڵێ بە ڕوبەڕوو چوینێتە لایەن و پێمانەوە کە ئێمە ئاگاداریشین کە چەند شتی کەش کراوە لەم بابەتە کاتە پارێزەرەکانیان یاعین پارێزەر تۆ بەسیترین مافی ئەم خەڵکە ئەگەر تیرۆریستێکی زۆر خراپیش بێ کۆمەڵێک ڕێسا و یاسا هەیە بۆ پاراستنی ئەو کەسە یعنی باسی بەرگری ئەەکەی لە تۆمەتبار ئەمانە هەرچیەکیان کرد بێت تۆمەتبارن معقولە کۆمەڵی خەڵکی مەدەنی گیراوە نزیکەی حەڤە کەس ئەگەر زیاتر نەبێ تا ئێستا پارێزەر نەیتوانێت بیان بینە ئەمە نیشانی پرسیارە کە تۆ ناتوانێت لەسەر ئازادی ڕادەربڕین لەسەر ئازادی ڕادەربڕینە هیچی کەین نەکردو لەمە زیاتر ئێستا یعنی لەوە دەرچووە بڵێ وەڵا ڕێکخراوی نێودوڵەتی و ئەوانە بە حکومەتی هەرێمی کوردستانیان نەوتووە ئاگادار نین وڵی بەڕای من لە قەیرانێکی زۆر خراپە ئاژین ئەندە سەڵاتدارانی هەرێمی کوردستان و ئەم کەشتیە کە هەمومانی تیاین لەسەر دەستی ئەوان من پێم وابێ ئەگەر کە من ئەمەلێکی زۆر کەمە بینم چارەسەر لای ئەمان بێ اللهمە مەگەر ئیتر ینی بەڕاستی گەیشتنەوە حاڵەتە بێ وا بڵێ یعنی جاران تۆ ئەمە بە کەسێکە بوو لەناو حکومەتە چارەسەری بابەتەکانێ بۆ بکە قەناعەتی بەوە هەبوو کە وەزیرێک چوزانم سەرۆکی هەرێمێک بەرپرسێکی باڵا لە وڵاتەیە بە تەسریحێ بە قسەی خەڵکی هێورە کردەوە تەواو بوو من دڵنیاتانەکەمەوە بەم دۆخە ڕەنگە بە دەڕۆژی کە 15 ڕۆژی کە تۆزە هێوری بکەنەوە بەڵام قەیرانەکان کە هەموو شوێنی خۆیان بن لە شوێنی ترەوە هەڵاتەوە بە خراپتر هەڵاتەوە کە من قەت تەمەنای ئەوە ناکەم و کەسیش لەگەڵ ئەوەیان نیە بەڵام بەڕاستی ئەم دۆخەی کە ئەم سێ چوار ڕۆژە لەم ناوچەیە پێاتی ئەپەڕێ بەداخەوە تەقینەوەیکی زۆر خراپە فەوزایەکی خراپە کەسمان پێمان خۆش نییە بەڵام چارەسەرکردنی کێشەش بەڕاستی بەم شکڵانە کاکەرزان زۆر بە کورتی کاتمان نەماوە پێ دوایە دەسەڵات بە کبکردنی ئازادی ڕادەربڕین ئامانجەکانی دێتە دی نەخێر کاکە ئەمە پێشتر چەندین شتی وامان بینەوە یعنی لە 2006 و 7 من بیرمە لە هەڵەبجە خۆپیشاندان کرا لە سلێمانی خۆپیشاندانە کرا لەو کاتەوە یعنی خەڵک ناڕازیە و کۆمەڵێک گروپ ئەوە سایبینی گروپەکان وا گەورە بوون یعنی کەژۆ حاڵەتێ لەوە دەرچووە ئەمە کۆڵە خیتابێکی ئاشتیانەی هەبێ خیتابەکەی بەرامبەر بە تۆ ئەڵێ بێت تۆ نەمێنی یاڵە چارەسەرەکە من وابینیم کە ئەمە ئەو شتە بوو کە ئێمە لێیە ترسانی کە نەگەینە ئەم دۆخە بەداخەوە گەیشتین و بەرپرسی یەکەمیش لەم دۆخە بەڕاستی دەسەڵاتدارانی سیاسی هەرێمی کوردستانن بە تایبەتی ئەم قسەی ئەەکەمەوە هەردوو حیزبی پێکێنەری حکومەت ڕاستە گۆڕانیش لەگەڵیانایە بەڵام دوو پێکێنەرە سەرێکیەکە کە هێزی چەگاری لایە کە ئاسایش و دژە تیرۆری و کە پێشمەرگی تاوەکو ئێستا بە ڕۆحێکی نیشتیمانی بۆ ئەم وڵاتە کار ناکەن و بەگوێی بەرپرسە حیزبەکانیان زیاترەکەن کە تاوەکو ئێستا نەیانتوانی قاچاقچێتی سەر سنوور بوەستێنن کە تا ئێستا نەیانتوانی موچە و بودجەی خەڵک کە بە ناڕەوایی و بە نایاسایی بەدەست حیزبەکانیانەوە و بەدەست کادرەکانی خۆیانەوە هەڵی ئەسوڕێنن ئەمە نەتیجەکەیەتی بەداخەوە زۆر سپاس بۆ بەڕێز کارزان فازل بەڕێبەری ڕێکخراوی DHRD بۆ دیموکراسی مافی مرۆڤ سپاس کە میوانی بەرنامەکە بەڵێ بینەرانی عەزیز بەم شێوەیە هاتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆی پەیامی ڕۆژ مێدەکەین ئاسوودە و کامەران بن سپاس بۆ بینەریتان سپاس بۆ هاوکارانم بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ